گەنجی درەخشان. پیاوێک هەبوو لە ئاکرێ پسمام ئیسۆیان پێوت کەوتە بووە ساڵەوە. لەوانە بوو پەکی بکەوێ ژنێکی هەبوو خاتوزین ئەم لەو خراپتری بەسەر هاتبوو لەگەڵ ئەوەشا بە تەواوی زاڵ بوو بەسەر مام ئیسۆدا. ئەم بیوتایە پیاز ئەو ئەیوت سیر. مریشکێکی زۆر قەڵەویان هەبوو پسمام ئیسۆ مرخی لێ خۆش کردبوو هەرچەند بەهاتایەتە سەر ئەوە کە بیوتایە خاتوزین با سەری ببڕین. خاتوزین بە دارێک ڕاوی ئەنا ڕاوی پسمام ئیسۆ. پسمام ئیسۆش هەر وەختە بوو سوێی بێتەوە. ئەم پسمام ئیسۆیە ئامۆزایەکی هەبوو ئەویش وەکو ئەم چوو بووە ساڵەوە. ڕۆژێک چووە لای پێی وت پسمام ڕاستی من وەختە دڵم دەرچێ بۆ گۆشتی مریشکێکی قەڵەومان هەیە هەرچەنەکەم خاتوزین نایەڵێ سەری ببڕین و منیش هەر ئەوە نییە کە سوێم بێتەوە. ئەویش هەندێک ڕاما و پاشان وتی تۆ بچۆ خۆت ئاڵۆز بکە. ئەویش دێت سەر ئەخاتە سرت هیچی پێمەڵێ. لە پاشەوە کە زۆر لەگەڵ تا خەریک ئەبێ ئەمجا بڵێ ڕاستی وانێکەکەم شکاوە. ئەمە بڵێ و ئیتر لێی گەڕێ. پسمام ئیسۆ ئەچێتەوە ماڵەوە و دەسەکە بە ئاجزی و خۆبادان و هاوار و ناڵەکردن. خاتوزین دێت بەلایەوە ئەڵێ ئەوە چیتە؟ ئەمیش دەنگ ناکا و هەر هاوار ئەکا. خاتوزین بێتاقەت ئەبێ ئەڵێ پیاوەکە بۆ دەنگ ناکەی؟ ئاخر قسە بکە بزانم چیتە؟ ئەڵێ خاتوزین لە قسە نایە و ناگوترێ. خاتوزین تۆزێ شێرگیرتر ئەبێ و زیاتر سەر ئەخاتە سەری. پسمام ئیسۆ ئەڵێ خاتوزین واز بێنە تازە ئیتر من ژیانم بۆ چییە؟ ئەڵێ ئەیە ڕۆ بۆچی؟ ئەڵێ خاتوزین ئەوی ڕاستی بێ دەعباکەم شکاوە تازە ئیتر مردنم باشترە. خاتوزین ئاگر ئەکەوێتە کەوڵی و ئەڵێ بە قوربانت بم تۆ نەخۆشی دەردت بکەوێ لە من بچمە لای کێ تادا و دەرمانێکت بۆ دروست بکە. ئەڵێ خاتوزین تازە هیچ دا و دەرمان نەماوە. خاتوزین ئاگری جگەر هەڵی ئەگرێ و ئەچێ بۆ لای مامی پسمام ئیسۆ پێی ئەڵێ لە دەورت گەڕێم. ئیسۆ نەخۆشە بزانە نوشتەیە شتێکی بۆ ناکەی. ئەڵێ نەخۆشیەکەی چییە؟ خاتوزین لە ڕووی هەڵنایە بێڵێ لە ئەنجامان لەبەر ئاگری جگەر هەر پێ ئەڵێ. ئەویش ئەڵێ ئەمە ئاسانە من لە کتێبا دیومە ئەگەر یەکێ تووشی دەردی کێرشکان بوو بە ڕۆنی مریشکێکی قەڵە و چەور بکرێ جێگای خۆی ئەگرێتەوە. جا ئەگەر ئەتوانی مریشکێکی وای بۆ پەیداکەیت چاری دێ ئەگەینا تازە لە دەست دەرچووە. خاتوزین ئەڵێ مریشکێکی زۆر قەڵەومان هەیە هەر ئێستا ئەچم بۆی سەر ئەبڕم. ئەویش ئەڵێ ئاوەکەشی لەگەڵ برنجدا بۆ دروست بکە. پاشان خاتوزین ئەڵێ دەیکەم ئەی چۆن نایکەم؟ خاتوزین خلەخل هەڕا ئەکاتەوە بۆ ماڵەوە خێرا مریشکەکە سەر ئەبڕێ و ڕۆنەکەی ئەگرێ و گورج ئەچێت دەرپێکە بە پسمام ئیسۆ دا ئەکەنێ و ئەکەوێتە مشت و ماڵکردنی خەنجەرەکەی. بە تەبیعەت شکاوی نامێنێ و سەربەرز ئەکاتەوە و ئەکەوێتە نزگەرەکردن. خاتوزین ئەڵێ ئۆه یاڕەبی ڕزگار بی پسمام بۆ دەرمانیە نواندت. بەڵام ئیسۆ تۆ پیاوێکی خراپ بوویت شتی وات لێ قەوما بوو بۆ زوو دەنگت ناکرد. هەستە ئەوە ئاوەکەشم بە برنجەوە بۆ لێ ناوی بیخۆ. جارێکی تر وریابە و ئاگداری خۆت بە با توش نەبیتەوە. پسمام ئیسۆ ئیتر بەم جۆرە بە ئاواتی خۆی گەیشت. مامۆستا مەلا ساڵحی کۆزەپانکە لە هەولێر وەکو شێخ بابەعەلی تەکیەی لە سولەیمانی لە مەلایەتی و لە قسەخۆشی و لە تەمەندرێژیدا شانیان ئەدا لە شانی یەک. لە سەردەمی مەلا ئەفەندی هەولێردا بۆ ئەو فەقییانە کە لە خزمەتی ئەودا لە مزگەوتەکەی ئەو ئەیان خوێن هەر یەکە مانگیە 12 ڕوپیەی لە کیسەی خۆی بۆ بڕی بوونەوە. سامانی مەلا ئەفەندیش وەکو مەلایەتیەکەی هەر بەناوبانگ بوو. جارێک مەلا حەمە ئەمین ناوێکی خۆشناوی لە گوندی هەرتەلەوە دێ بۆ هەولێر بۆ ئەوە لە خزمەتی مەلا ئەفەندیدا بخوێنێ و مانگێ 12 ڕوپیەش وەربگرێ. دامەزران لە لای مەلا ئەفەندی زۆر بەگران ئەکەوت چونکە تا شوێنی یەکێک خاڵی نەبوایە یەکێکی تر لە جێگەیدا نەئەمەزرا. ئەم مەلا حەمەمینەش ماوەیەکی زۆر بەمەوە خەریک بوو شوێنەکەی دەست ناکەوت.
ڕۆژێک لە لای مەلا ساڵحی کۆزە پانکە دەردەدڵ ئەکا کە لە مێژە خەریکە لای مەلا ئەفەندی دامەزرێ و کەچی هەردا نەمەزراوە. مەلا ساڵحیش ئەڵێ ئەرێ بابم تۆ لە هەر تەلۆ دەبزوی، دەرزەکەت لەوێ هەیە، هیچ نەبێ مانگێ 12 ڕوپیەش هەر کەران دەگیەی، ئیتر ئەمە جگە لە نانەکەت. کابرایەک ئەچێتە لای مەلا ساڵحی کۆزە پانکە ئەڵێ قوربان بەدەست نوێژێک چەند نوێژ دەکرێ؟ ئەڵێ زۆر. ئەڵێ نوێژی سونەتانیشی پێ ئەکرێ؟ ئەڵێ بەڵێ. ئەڵێ هی قەزایانیش؟ ئەڵێ بەڵێ. کابرا هەر زۆری لەسەر ئەڕوا. مەلا ساڵح لە ئاخرا ئەڵێ دە بڕوە مردیت مریە، بەدەست نوێژێک 100 کەرانی پێ بگێ. دوو کابرا کێشەیەک لە بەینیانە ڕوو ئەدایەکێکیان داوای هەندێ پارەی قەرز لەوی کەیان ئەکا، ئەویش ئەڵێ لام نییە. ئەنجامیان ئەگاتە شەرعکردن و ئەچنە لای مەلا ساڵحی کۆزە پانکە. مەلا بە کابرای داواکەر ئەڵێ شایەتت هەیە؟ ئەڵێ ناوەڵڵا. بە کابرای داوا لێکراو ئەڵێ سوێند ئەخۆی کە ئەم پارەیەت لەلانیە؟ ئەڵێ بەڵێ. ئەمجا بە کابرای داواکەر ئەڵێ سوێندی ئەدەی؟ ئەڵێ بەڵێ، بچێت دەست نوێژ بشوا و بێت سوێندم بۆ بخوا. کابرای داوا لێکراو ئەڵێ دەست نوێژم هەیە و ئێستا قورئانی بۆ ئەخۆم. کابرای داواکار ئەڵێ هەر ئەبێ دەست نوێژ بشوە. مەلاش ئەڵێ باوکم ئەوە ئەڵێ دەست نوێژم هەیە، ئیتر دەست نوێژی چی بشواتەوە؟ کابرای داواکەر ئەڵێ نابێ، تا لە بەرچاومەوە دەست نوێژ نەشوا قایل نابم. ئیتر مەلا ساڵح ئەگاتە تینی و ئەڵێ مردیت مریە، لۆ هێریتە تو، ئەوە ئەچێ لە بەرچاوتەوە دەست نوێژ ئەشوا و پاشان دەست ئەخاتە سەر کێری و لۆ دەنێرێ، ئیتر تو ئەمە چیە گرتوتە سەر زمان هەر ئەرێ ئەبێ لە بەرچاومەوە دەست نوێژ بشوا. کابرایەک هەبوو تووتکیان پێ ئەوت، سەرێکی زۆر بچووکی هەبوو، ئەتوت گوێزە. ڕۆژێک کابرایەکی تر بە بەرەلەپی دەستێکی سەری گرت و سووکە سوورێکی پێدا وتی ئەم سەرە بچووکە چییە؟ تووتک وتی وەڵڵا خۆم وام پێخۆش بوو. مەحمووبەگی ڕەزابەگی جاف گێڕایەوە وتی کابرایەکی کەماڵەیی دەروێشی شێخ عەبدولکەریم ئەبێ ڕۆحم وەفیایوێ، ڕۆژێک کابرا ئەچێ بۆ خزمەتی شێخ و دەستی ماچەکە. شێخ لەو کاتەدا تۆزێ تووڕە ئەبێ لەبەر هەندێ پەژارەی تایبەتی خۆی کە لە دڵیا ئەبێ. بە دەروێشەکە ئەڵێ بڕۆ لاچۆ دەستم ماچ مەکە، من شێخ نیم. دەروێش تۆزێ لێی مۆڕ ئەبێتەوە و پێ ئەڵێ گوت خوارد، دەسا وەڵڵا هەر شێخی. شێخ محەممەدی شێخ جەلال گێڕایەوە وتی حەمەڕەشید هەبوو پۆلیس بوو، بە دەوریە ئەچێتە دێی فیکەدەرە لە قەرەداغ، لەوێ ئەچێتە ماڵێک پیاو لە ماڵ نابێ. ژنەکە هەر خێرا هەڵەستێ نان و چاو شتە جێبەجێ ئەکا، خۆتە زانی داری دوابڕاوی قەرەداغ تەڕە هەڵ نابێ. ژنە هەر فووی لێکە و حەمەڕەشیدیش بە بەرگی پۆلیسەوە دانیشتووە. ژنە ئەوەندە فوو ئەکا بیللهمانێ یەکێکی پیا دێنێ. مناڵەکەی خۆی لە تەنیشتیەوە ئەبێ بە چەپۆک بەر ئەبێتە سەر و گوێلاکی مناڵی بەستە زمان. ئەڵێ باوانت شێوێ، حەیای ئینسانە بەی. بەم ئیشەی لە حەمەڕەشید ئەشارێتەوە. پاش ئەوە کە نان و چا پێ ئەگا و حەمەڕەشید نان ئەخوا هەڵ ئەستێ بڕوا لاغ بەرز ئەکاتەوە، تڕێکی ناقۆڵا ئەکەنێ و ئەویش بەر ئەبێتە سەر و پۆتەڵاکی مناڵە و دەست ئەکا بە لێدانی و ئەڵێ مردوت مریە حەیای پیاوە بەی. ژنەکە ئەڵێ باوکم بۆچی لە مناڵەکە مەدەی؟ ئەمە لە باتی پیاوەتیمان کە تێر نان و چات خواردووە ئاوا جەزامان ئەدەیتەوە کە لە مناڵەکەمان ئەدەیت؟ حەمەڕەشیدیش ئەڵێ باخوا دایکم، من وام زانی هەر کە لەم ماڵەدا بتڕێ ئەبێ لەم مناڵە بدا. شێخ معرفێکی زڵزڵەیی هەبوو لە سولەیمانی نوشتە و شتەی ئەکرد بۆ نەخۆش. ئافرەتێک هەبوو ئەویش پورە نەباتی ناو بوو، کوڕێکی جەحێڵی هەبوو زۆری خۆش ئەویست. ئەم کوڕە تای پێ هاتبوو دایکی تووشی گەلێ هاتوچۆی لا شێخ و مەلا بوو پێوە. لە ئاخر جارە ڕێ ئەکەوێتە لای شێخ معرفیش پێ ئەڵێ با قوربانت بم، کوڕەکەم تایەکی قورسی لێ هاتووە، ئەبێ نوشتەیەکم بۆ بکەی بۆی. ئەویش نوشتەیەکی بەدڵی ئەو بۆ ئەکا و بۆی قەد ئەکا و ئەیداتێ. پێ ئەڵێ پووری نەبات، ئەمە لە ناو ئاودا بیشۆ و ئاوەکەی بدەرێ بیخواتەوە، بەڵام هەر بۆ زیادە بڕشت
دووسێ سەڵواتیشی بدەرێ بیخوا بە هیممەتی شێخان چاکە بێتەوە. کوڕێکی تەوێڵەیی هەبوو بە عەسکەری ڕێ ئەکەوێتە ئەو وڵاتی عەرەبستانە و پاشان ئەگەڕێتەوە بۆ وڵات. ڕۆژێک لە چاخانەکەی تەوێڵە لە ناو کوڕ و کاڵا کڵاوەکەی لاردا ئەنێ و قاچە خاتە سەر قاچ و بە فیزیەکەوە دائەنیشێ. لەو کاتەدا دوو کوڕی میوانی دێن ئەویش بانگەکا لە چایچیەکە ئاستزا بینە ست چا. ئەمەش بۆیە بەم جۆرە ئەڵێ بۆ ئەوە پیشانی هاوڕێکان و دانیشتوانی چاخانەکەی بدا کە عەرەبی چاک ئەزانێ. کابرای چایچی 6 چا دێنێ 3 چای بۆ ئەوان دائەنێت و سیانی ئەمێنێتەوە. کوڕە عەسکەری تەوێڵەیی واقی وەڕ ئەمێنێ و سەر ئەنێتە بناگوێ یەکێ لە هاوڕێکانیەوە و ئەڵێ بۆچی ستە سێ نییە؟ لە بەغدا گۆرانی بێژێکی بەناوبانگ هەبوو محەممەد گەبانچیان پێئەوت لە ڕاستیدا ئەم پیاوە خاوەنی مەقاماتی عێراق و کۆنبوو بوو تێیدا. لەبەر پایەشناسی ئەم پیاوە حکوومەتی بەغدای ساڵی 1969 کۆبنەوەیەکی لە تەلەڤیزیۆنی بەغدا بۆ کرد. هەرچی هونەرمەندی گۆرانی و مەقاماتە بوو کۆی کردەوە و هەریەکە لەمانە بە ئەندازەی دەسەڵات بە گۆرانی بە باڵای گەبانچیدا هەڵیان ئەدا و ئەم گۆرانی و ئاهەنگە درابوو بە ئێزگەی رادیۆش. دیارە ئەمانە هەموو جار ڕوویان ئەکردە محەممەد کە ئەویش خۆی لە کۆڕەکەدا دانیشتە بوو بە شعر و گۆرانی ئەیانوت یا محەممەد. مام پیرداودی لای منیش لە نیوەی عمری بەملاوە لە بەغدا ڕای بواردە بوو بەڵام یەک تاقە وشەی عەرەبی فێر نەبوو بوو. هەر کاتێک کە گۆرانی بێژەکان ئەیانوت یا محەممەد ئەم ئەیوت صلی الله عليه وسلم. نەی ئەزانی دنیا چ باسە. وا تێ ئەگەیشت ئەمە مەولودیە و بە باڵای پێغەمبەردا ئەڵێن و ناوی ئەو دەهێنن. شێخ محەممەدی شێخ جەلال گێڕایەوە وتی حاجی مەلا جەلالێک هەبوو لە سولەیمانی پیاوێکی لە خواترس و دڵپاک بوو. ڕۆژێک لە مزگەوتەکەی خۆیان وەعزیدا ئەدا و ئەڵێ خوا بۆیە موسای ناو نایە موسا چونکە موسای ناو بوو و بۆیە فرعەونیشی ناو نایە فرعەون چونکە فرعەونی ناو بوو. دەسا خوایە بۆ خاتری ئەم فرعەونە لە ئێمە و لە موساش خۆش ببی ئەوی تریشی بۆ سبەینێ. دیسان گێڕایەوە وتی هەر لەو سەردەمە کۆنەدا مامە شێخ مستەفای شێخ نەجیب سەر ئەخاتە سەر ئەو حاجی مەلا جەلالە لەلایەن 4 ئیمامەکەوە. لە ئەنجامە حاجی مەلا ئەڵێ ئەم موجتەهیدانە هاوشەرخ نەبوون. ئەویش پێی ئەڵێ چۆن؟ ئەڵێ ئیمامی شافعی لە میحرابدا نوێژی ئەکرد، ئیمامی حەنەفی چوو تووتکە سەگێکی لە حەوزەکە هەڵکێشا و فڕێدایە کۆشی شافعیەوە. ئەویش هەستا بەر بووە جنێودان بە ئیمامی حەنەفی و لەیەک هەڵدان پەیدا بوو جا لەبەر ئەمەیە کە هاوچەرخ نین. هەر ئەو گێڕایەوە وتی حاجی مەلا جەلالێک هەبوو لە سولەیمانی ڕۆژێک باسی زەکاتی لێ ئەپرسن کە چۆنە و چۆن نییە. ئەویش ئەڵێ من ئەوەندەی لێ ئەزانم کە خواوەن تەعالا ناوی شەعور دێنێ لە قورئانە ئەوە مەبەستی جۆیە. بەخوا با نەبێ بەگزی منیش جارێک لە لای شێخ محەممەدی قەزلجی لەو حاجی مەلا جەلالەم پرسی کە مەلاکانی سولەیمانی چۆن و چۆن نین و چۆن ڕائەبوێرن. وتی فڵانی دەنگ مەکە زۆر خراپ و ناجسنن. وتم بۆچی؟ وتی کوڕە هەموو ئیش و کار و تاعەتێکیان هاتووەتە سەر گاڵتەکردن بە من. ئەمەش کە من ئەیگێڕمەوە لە ڕۆژی 24 پێنجی 1957 دا بوو لە مەدرسەی نائلە خاتون لە بەغدا. ئەحمەدی حاجی ساڵحی قاسم گێڕایەوە وتی ئەوە لە سەردەمی خۆیان ماڵمان لەو لای خانە سوتاوەکەوەیە لە سولەیمانی. گەنجایەتی مناڵیمە ڕقم لە عەتای حاجی کاکە حەمەی شاڵی هەڵگرتووە. نایەڵم بە تەقەی تفەنگا بەو کۆڵانەی ئێمەدا بڕوە. هەر لەگەڵ دەرئەکەوت ئەکەوتمە شوێنی دەست لەسەر شان بە جنێ و بە بەرتێگرتن کونە مشکم لی کردبوو بە عەمارەت. خوا حەقە ئەویش کە چاوی بە من ئەکەوت شوێن نەبوو خۆی تیا بگرێتەوە. هەر 4 هەنگاوی ئەکرد بە هەنگاوێک و بۆی دەرئەچوو. ئەگەر جارێک بیان ناردایە بۆ خان و بازار ویا خۆی ئیشی بە بازار ببوایە ئەبوایە لە ڕێگایەکی زۆر دوورەوە هەموو کۆڵانەکانی ببڕایە ئەو وەختە بچوایە بۆ بازار
ئەمەش هەموو لە ترسی من. ماوەیەکی زۆر ئەم زاڵیەی من و ترسەی ئەو درێژەی کێشا چ یارای ئەوەی هەبوو بەو کۆڵانەی ئێمەدا تێپەڕێ. وتی ئەوە ڕۆژێک سەیرم کرد ئەتا لەسەر کۆڵانەکەەوە دەرکەوت. هەر لە دوورەوە بۆی چووم و دەستم کرد بە جنێودان پێی کە چۆن توانیوتە سەر بکەی بەم کۆڵانەدا. وتی سەیرم کرد ئەو ئەتایە کە جاران چاوی بە من بکەوتایە شوێن نەبوو خۆی تیا بگرێتەوە هیچ گوێی نەدامێ هەر هات. من لەمە زۆر تووڕە بووم دەستم کرد بە قسە پێوتنی و وتم ئەوە بەرەو ڕوون دێی. سەیرم کرد ئەویش دەستی کرد بە جنێودان بە من و هەردێتە پێشیشەوە. من کە ئەمەم دی هەندێ لە گیف بوونەوەکەی خۆمم کەم کردەوە و لە شوێنەکەی خۆم وەستام. نەخێر ئەو هەردێتە پێشەوە و هیچ گوێم ناداتی. وتی من یەک دوو هەنگاو کشامەوە دواوە ئەو هەر ناوەستێ و دێ. ئەوا جنێویش ئەدا. خۆ منیش لە جنێودان نەکەوتوم. دانەویمەوە بۆ بەردێک و بەردێکم تێگرت ئەویش دانەویەوە بۆ بەرد و بەردێکی گرتە من یەک دوو هەنگاوی تر کشامەوە دواوە ئەو هەردێت و جنێو ئەدا و بەردم بۆ ئەهاوێژێ. سەیرم کرد بۆن و بەرامە ئەنجامێکی چاک نادا بەدەستەوە. بەخوا پشتم تێ کرد و ئەمجا من کەوتمە هەڵاتن. گۆشەیەکی چاوم پێوەیە سەیرەکەم کەوتووەتە سرم. ها ئێستا بمگرێ ها تۆزێکی کە بە هەر جۆر بوو سرم کردەوە بە ماڵی خۆمانە و دەرگاکەم داخست. گوێم لێبوو وتی بۆم ڕاوەستە هەیوا واد لێ بکەم. من ئەگەر بمزانیایە تۆ ئەوەندە حیزەڵیت ئەمە 2 ساڵە بەم جۆرە خۆمم تووشی ئەم ئەزیەت و دەردی سەری و کۆڵانە ئەکرد. دکتۆر عیزەدین گێڕایەوە وتی ڕەئوفی سەعەی فەتاح بۆی گێڕامەوە وتی ئەوا لە بەسرەم دنیا گەرمە بە نیوەڕوان ئەگەڕێمەوە بۆ میوانخانەکەم بەڵام لەبەر ئەوە کە کەس نەبوو قسەی لەگەڵا بکەم لەم ڕۆوە تۆزێ بێتاقەت بوو. ڕۆژێک سەیرم کرد وا کابرایەکی هەورامی لەو ناوەدا خەریکی حەماڵی و شتەیە. ئەویش بە نیوەڕوان پەنادیوارێک هەبوو ئەچوو لەوێ ئەحەسایەوە. بەزەیم پیاهاتەوە بانگم کردە لای خۆم پێم وت برام هەموو ڕۆژێ بە نیوەڕوان وەرە لای من نیوە ڕۆژەی خۆت بکە لەم سێبەری ژووری ئوتێلەدا بەحەسیەوە ئاوی سارد بخۆرەوە کە دنیا بوو بە عەسر و فێنک داهات بشوە بەلای کاسپی خۆتەوە. کابرا ئەمەی زۆر پێخۆش بوو. هەموو ڕۆژێ لە قرچەی گەرمای نیوەڕۆدا ئەهات من چۆنم پێوتە بوو بەو جۆرە ڕای ئەبوارد. منیش وەختەکەم لەگەڵا بە قسەکردن ڕا ئەبوارد. ڕۆژێک زۆر گەرما بوو من دەستم کرد بە دەردە دڵکردن کە ئەم گەرمایە چییە؟ ئەویش وتی قوربان ئەم گەرمایە هی ئەوەیە کە وەختی خۆی خواوەن تەعالا ویستی جەحەنەم لێرە دروست بکە لەم شارە هێنای لە پێشا توونەکەی دروست کرد لە پاشا ئەولیاکان و شێخی سیراجەدین لێی کۆبوونەوە عەرزیان کرد بینایی چاوان تۆ لێرە جەحەنەم دروستەکەی لەوانەیە عەرەبەکان تێک و مەکانی بدەن و بەجارێ وێرانی بکەن بیانە بیگوێزەرەوە بۆ شوێنێکی تر. ئەویش کە ئەمەی گوێ لێبوو لە ترسا بەخۆی و کەرەستەی جەحەنەمەکەیەوە هەڵات بەڵام توونەکەی لەبەر شپرزەی لێ بەجێمە جا ئێستا ئەم گەرمایە هی ئەوەیە. وتی لە پاش چەند ڕۆژێک کابرا پێی وتم قوربان من بۆچی هەموو ڕۆژێ بێم بۆ ئێرە بۆم حساب بکە ڕۆژی 4 فەیسەڵی هەفتە و هەفتە دێم پارەی هەموو هەفتەکەم بدەرێ ئیتر بۆچی هەموو ڕۆژێ بێم ئەچم بۆ خۆم کاسپیەک ئەەکەم. وتی بەڕاستی بیر و باوەڕی کابرام بەلاوە سەیر بوو. وتم برا بۆچی تۆ چی ئەەکەی بۆ من هیچ وا ئەزانی گوێزی هەورامانم بۆ ئەژمێری؟ من وتم با لەو بەرهەتاوە نەمێنێتەوە کەواتە خوات لەگەڵ. لەو وڵاتی موکریانە پیاوێکی جۆڵا هەبوو ماموەیسی ناو بوو. ئەم ماموەیسە گەلێ جاری وا هەبوو لە بەنەمەرەزەی خۆی واتە بەن لە خۆی ڕانک و چۆغەی بۆ خەڵک ئەکرد و پیانی ئەفرۆشت. پیاوێکی تریش هەبوو مام حەیدەری ناو بوو بزنە مەرەزەی چاکی هەبوو. ژنێکیش هەر لەو وڵاتەدا هەبوو پورە ئەسمەریان پێ ئەوت تەشیڕێسی ئەکرد بەڵام تەشیڕێسی چاک بوو. مام حەیدەر عمری 80 ساڵ بوو پورە ئەسمەر 90 ماموەیسیش تەنگی بە 100 هەڵچنی بوو. هەر لەوێدا حەمەد بابەکرێک هەبوو دەوڵەمەند و خاوەن جووت و گابوو. هەموو ساڵێ سەپانی ڕائەگرت لەو وڵاتەدا وەکو نان ئەدەن بە سەپان بەرگیشی ئەدەنێ. ئەم حەمەد بابەکرە سەپانێکی ڕاگرت بڕیار ئەوە بوو ڕانک و چۆغەشی بۆ بکە بەڵام هەر بۆی نەکرد و هەر ئەیوت با مام حەیدەر مەرەزە چاکەکەی ببڕێتەوە
ئەیدەم بە پورە ئەسمەر جوان بێڕێسێ ئەو وەختە ماموەیس بە دڵ بۆت بکا بەڕانک و چۆغا هەر بەم جۆرە سەپانەکەی لە بەهارەوە ئەخستە پاییز و لە پاییزەوە ئەیخستە بەهار لە ئەنجامە سەپان وەڕز بوو وتی مەرەز مەرەزی مام حەیدەر بێ تەشی ڕێسەکەی پورە ئەسمەر بێ جۆڵاکەی ماموەیس سەرقنگ ئەنتەر بێ ئەم ڕانک و چۆغە قەت تەواو نابێ. کابرایەکی خۆشناو گوێدرێژێک بار ئەکا لە ترێ و ئەیباتە مەخمور بۆ فرۆشتن ترێ ئەگۆڕێتەوە بەگەنم و باردا ئەگرێ بۆ گەڕانەوە گەنمەکە گران و قورسە بێ کەرەکە نایتوانی لەبەر ئەوە کەر لە شوێنی خۆی ناجوڵێ کابرا زۆری دا لەم کەرە بەستە زمانە ئەوانیش دێن تێر و پڕ ئەدەن لە کابرا هەندێ لە باری کەرەکە کەم ئەکەنەوە و ئەیدەن بە کۆڵی کابرا خۆیە ئەڵێن دە ئێستا بۆ خۆت بڕۆ ملت بشکێنە کەرکە بارەکەی تۆزیە سووک ئەبێتەوە ئیتر ئەڕوا جا کابرا کە لە گوندەکە دەرچوو سەری نابووە بناوێی کەرەکەەوە پێی ئەوەد نوکە چ دەرێی ما لێرەش خزم و هەنا کابراایکی شارەزووری تەلاقی ئەکەوێ و ئەکەوێتە شوێن تەلاقەکەی بۆ چاکردنەوەی مەلا مەحموود گێڕایەوە وتی ئەم کابرا ئەچێتە سولەیمانی ئەچێتە لای مەلا عەبدوڵڵای چڕستانی و پێی ئەڵێ قوربان تەلاقێکی پیسم خواردگە و لە ڕووم هەڵنایە بیگەڕمەوە ئەویش ئەڵێ باوکم بێڵێ بزانم چیت وتووە ئەڵێ ئاخر قوربان لە ڕووم هەڵنایە بیگەڕمەوە ئەویش ئەڵێ باوکم لە شەرما شەرعی بۆ نییە بیگەڕەوە بزانم چیت وتووە بەڵکو چارێکی بکەین کابراش هەندێ سەردا ئەخا و پاشان ئەڵێ وەڵڵاه قوربان وتم وە ژنەکەم تەلاقت کەوتویە هەر مەلایەکیش خاسی کاتەوە بکەم وە قوزی دایکیەوە مەلا عەبدوڵڵاش سۆفی ئەبێ ئەم جۆرە قسانەی قەت گوێ لێ نەبووە بە تەوسێکەوە سەیرێکی کابرا ئەکا و بە دەستی ئیشارەی بۆ ئەکا و ئەڵێ هەستە بڕۆ هەستە کابرا دێتە دەرەوە لە خەڵکو خوا ئەپرسێ ئەڵێ بەڵکو مەلایەکم پیشاندەن تەلاقەکەم خاس کاتەوە خەڵک مەلا ئەوڵای بێژووی لە مزگەوتی گەورەی پیشان ئەدەن ئەم مەلا ئەوڵایە لەو ڕۆژەوە کە هاتووەتە دنیاوە تا ئەو تەمەنی 85 ساڵیە وەکو شێخ ئەمێنێ بێژووی هەر سۆفی و هەر دوورە پەرێز لە دنیا بووە ئەچێتە خزمەتی و ئەڵێ قوربان تەلاقێکی پیسم خواردگە بریا گوم بخواردایە و تەلاقی وام نەخواردایە چوومە خزمەتی ئەو مەلایە دەری کردم ئێستا جەناوتیان پیشان داگم هاتگم جا تۆیش کەیفی خۆتە لە ڕووشم هەڵنایە بیگەڕمەوە ئەویش وەکو چڕستانی ئەڵێ بابم دەبیڵێ دە شەرعی شەریفدا چ شەرمی تێدا نییە کابرا پێ ئەڵێ قۆروان وتم وەژنەکەم تەلاقت کەوتوویە و هەر مەلایەکیش خازی کاتەوە بکەم وە قوزی دایکیەوە مەلا ئەوڵا بە تەواوی ئاگری تێبەر ئەبێ و ئەڵێ بابم من تەلاق و وانێک چاک ناکەمەوە ئەگەر چاکم بکردایەتەوە چاکمە کردەوە ئەو جا من لە قوزی دایە لێی تۆمە برد و لە قوونی بابیشت دە هەستە بڕۆ هەیدە بەنگ شێخ مەحموودی مەلیک لە دەورەی سولەیمانی بوو شەڕی لەگەڵ ئینگلیز و حکوومەتی عێراقدا ئەکرد گەلێ لە زابتە کوردەکانی لەگەڵا بوو یەکێک لەوانە عیززەت تۆپچی بوو سەردەمێک لە بناری تەلان و جاسە نەبوون شێخ ئەمری دابوو هەموو شەوێکی جومعە زیکر بکەن ئەو عالەمە ئەبوایە بچوونایە کۆڕی ئەو زیکرەوە زابتەکان لەبەر ئەوە کە لە خەڵکی تر نزیکتر بوون لە شێخەوە ئەوان بەو لاترەوە ئەبوایە لە زیکرەکە بوونایە لەمانەش زۆریان هەبوو کە بڕوایان بەم زیکر و هەراو هۆریایە نەبوو بەڵام زۆری شێخ مەحموود ڕاپێکی دابوون زیکرەکەش زیاتر لەسەر وشەی ئەڵڵاه ئەبرایەوە ئەبوایە 5 تەسبیح ئەڵڵا بکرایە عیززەت تۆپچیش تووشی ئەم زیکرە بوو بەڵام زیکر و ئەو کوجا مەرحەبە چەند شەوێک بەم جۆرە تێپەڕی و عیززەت لە وزەیان نەما شەوێک لە کۆڕەکەدا بانگی کرد یا شێخ شێخ مەحموودیش وتی بەڵێ عیززەت وتی هیچ تۆزێکی تری پێچ و دیسان بانگی کرد یا شێخ ئەویش ئەیوت بەڵێ ئەم ئەیوت هیچ بەم جۆرە عیززەت تا 4 جار بانگی ئەکرد یا شێخ شێخ تووڕە بوو وتی
سەگی سەگ جسن بۆچی من گاڵتەچی تۆم هەر بانگمەکەیت و پاشان ئەڵێ هیچ. عیزەت وتی قوربان تۆ بە 4 جار بانگکردن وا تووڕە بوویت و بەو جۆرە دەستت کرد بە ئاگرکردنەوە. ئەی خوا ئێمە 500 جار بانگی بکەین و هەر بڵێین ئەڵڵا ئەڵڵا. ئاخر ناڵێ سەگی سەگ بابینە چیتان لێم ئەوێ وا لەسەر یەک وەکو جیکەنە بانگ مەکەن و هیچ ئیشێکیشتان نییە؟ شێخ مەحموود وتی ئەی بەلەحنەت بی بۆ خۆت و بۆ قسەت. بڕۆ نەکبەت ئیتر جارێکی کە مێرە کۆڕی ئەم زیکرەوە. عیزەت بەم جۆرە خۆی لە دەست زیکرکردن ڕزگار کرد. دکتۆر ئەمین گێڕایەوە وتی سابری تەپەجنە هەبوو، پیاوێکی پیری قسەخۆش بوو. زۆربەی ژیانەکەی لە پۆلیسیدا بەسەر بردبوو کە لە پۆلیسی دەرچوو بوو بە تەواوی قسەی خۆش کردبوو. وتی ئەوە لە بەرزنجەم لەبەر دەرگای مدیرام، مدیریش ڕەشیەفەنی بوو. ژنێکی جوانکەلا خوا حەقە زۆر جوان بوو. پەلی مێردەکەی ڕاکێشا بوو هاتن بۆ لای مدیر ئەویست تەلاقی خۆی لێ بستێنێ. وا دیار بوو پێشووتر چوو بوون بۆ لای مەلا، کابرا ژنەکەی تەلاق نەئەدا و دیارە مەلاش بۆی تەلاق نادا. ناچاری هێنا بووی بۆ لای مدیر. مدیر بە پیاوەکەی وت کابرا تۆ ئەم ژنەی خۆت تەلاقە دەی؟ کابراش وتی قوربان تەلاقی نادەم، خۆ بە زۆر پێم تەلاق نادەن. ڕووی کردە ژنەکە وتی ئافرەت وا ئەڵێ تەلاقی نادەم. ژنە تووڕە بوو ڕووی کردە مێردەکەی وتی دەمگەناوەی 30 سەڵە قۆزی خۆمە و نایدەموە تۆ. سابر وتی چوومە لایەوە پێم وت بە قوربانی ئەو قوزە بم. وتی ژنەکەش وتی خوا ئافوت کە. دکتۆر کاوز قەفتان گێڕایەوە وتی پورم بۆی گێڕامەوە وتی ئەوە ڕۆژێک لە ماڵەوە هەموو دانیشتوین دەرگای حەوشەکە کرابووەوە. ئەوەندەمان زانی پیاوێک بە هەڵەداوان کردی بە دەرگاکەدا و هاتە حەوشەوە. بە بڕسکاوی پرسی ئەرێ پێشاوەکە لەکوێیە؟ ئێمەش وا تێگەیشتین کە ئەم کابرایە تەنگاوە و ماڵەکەی بە مزگەوت زانیوە. ئاو دەستەکەمان پیشاندا، خێرا سەری کرد بە ئاو دەستەکەدا. ئەوە ئێمەش چاومان لێیە دەستی برد بە سەری پەنجەیەکی تۆزێ پیسایی دەرهێنا، خستیە سەر پەڕۆیەک و هاتە دەرەوە و وتی ماڵتان ئاوا بێ و ڕووی کردە قاپی حەوشە بۆ ڕۆیشتن. ئێمەش ئەمەمان زۆر بەلاوە سیر بوو، لێمان پرسی خاڵە تۆ ئەمە چیت کرد و بۆچی وات کرد؟ وتی براه بێژم چی نەخۆشم چوومە لای ئەو حەکیمەی دراوسێتان موعایەنەی کردم، وتی بشوە تۆزیە لە پیسایەکەت بێرە تا تەحلیلی بکەم. منیش بێژم چی گوم نایە، هاتم بە پەلە ئەمەی بۆ ئەبەم بزانم دوجار چیێژێ. وتی ئێمەش وتمان دەیجا باوکم ئەمە چوەنە بێ، ئەو داوای هی خۆتی کردووە. ئەویش وتی برا ئەمە ئێوە ئێژن چی گو هەر گووە، هی من وێ و هی یەکێکی تروێ بۆ ئەو هەر خاسە. ئەمەی وت و بە فڕکان لە دەرگا دەرچوو بە نیازی خۆی بۆ لای دکتۆر. لەو دەشتی دزەیە کابرایەک پەڵەخەلەیەکی هەبوو، 4-5 کارپێی فێربوو بوون ئەچوون ئایان خوارد. کابرا هەر دەری ئەکردن و ئەوان هەر ئەهاتنەوە. یەکێ لە کارەکان پەلێک بوو سەری سپی بوو، کابرا گەیشتە تینی ڕاوی نان و کارە پەلەکەی گرت بەدار هاتە وێزەی وتی هەی سەگی سەگ بابی لە سەی بوو، ئەوان سەریان ڕەشە و لە هیچ تێناگەن، خۆ تۆ سەرت سپیە، ئاخر نابێت تۆزێ شەرم لەو مووە سپیەی سەرت بکەی، ئەوە چەند جارە من دەرتانەکەم لە باتی ئەوە تۆ پێیان برێیت دەحەی بە ئیتر با نەچینەوە کە چی خۆت پێشیانەکەوی و دەیان هێنیتەوە، دەبڕۆ بیخۆلۆ خۆت. ڕەشید جەودەت جارێک لەو وڵاتی بەسڕەیە شەوێک لەگەڵ خانمێکی ئەو ناوەدا ئەبێ، پاش ماوەیەک بەدەم گەمە و گاڵتەوە دەستێک ئەدا لەسکی خۆی و ئەڵێ شوفی هذا بەطنی. خانم پێی ئەڵێ مەڵێ هذا بەطنی، بڵێ هذیهی بەطنی. ئەویش ئەڵێ بۆچی وا بڵێم؟ ئەڵێ چونکە بەتن موئەنەسە، ئەمیش هیچ دەنگ ناکە. پاش ماوەیەکی تر هەر بەدەم گەمە و گاڵتەوە دەستی ئەخاتە سەر مەوزوعی کاری خانم، ئەڵێ هذیهی فەرج. خانم ئەڵێ مەڵێ هذیهی فەرج، بڵێ هذا فەرج.
ئەڵێ بۆچی؟ ئەڵێ چونکە فەرج مزەکەرە. ئیتر لە وزەیە نامێنێ ئەڵێ هەی سەگی سەگ بابی دێڵە سەگ، ئەو قوزە پیسەی تۆ کە تا ئێستا 4,000 کێری خواردووە نێر بێ و ئەم سکەی من بەم پاک و پوختیە مێبێ، ئەمە تا ئێستا نەبووە و نەبیستراوە. هەستە بچۆ بەولاوە لە خۆت و لە زمانی شتدا. شێخ نەجمەدین گێڕایەوە وتی بەکراغای گەورک ئەمری خوای کردبوو کوڕێکی هەبوو کوڕەکەیان لە جێگەیدا نابوو. ئەم کوڕە زۆر جرت و فرت و هیچ بوو، شێت نەبوو بەڵام وەکو شێت وابوو. خزمەتکارێکی باوکی هەبوو کە پیاوێکی زۆر ژیر و دانابوو، هەموو جار ئامۆژگاری کوڕەکەی ئەکرد کەوا جرت و فرد نەبێ و تۆزێ گران و سەنگین بێ بۆ ئەوە خەڵکەکە شەرمی لێ بکەن و شوێن ئاگردان کوێر نەبێتەوە. لە دوایی هەموو شتێکدا کوڕە هاتە قسە و وتی بابەلێ بە خودای لوتەی ئەحمەد شۆخێ ببەستی بەگونمەوە، تازە گران و سەنگین نابم. ئەحمەد شۆخێ شاخێکە لە بەشی گەورکی ئێران بەلای شیمالی سەردەشتەوە. ژنێک هەبوو لە قەشان شێت بوو خەڵکی پێیان ئەوت کێرمان بە قوزت، ئەویش ئەیوت جاتوڵە بابینە قوزم بە کێرتان. جارێک لە هەولێر مناڵە ئاغاکان کابرایەکی کرمانج کە سمایلی ناوبوو ئەیبەن عەرەقی ئەدەنێ شەوێک سەرخۆش ئەبێ، ئەمجا ئەچنەوە لە قەڵا ئەو شەوە ئەنون. بەیانی کابرا کە هەڵ ئەستێت تینووی ئەبێ سەیرەکە شەربەیەک لەسەر بانەکە دانراوە. دانیشتوەکانی قەڵات هەر لە ئێوارەوە شەربە ئاو لەسەر ئەو بانە بەرزانە دائەنێن تا بەیانی ئەبێ بە تەرزە. سمایل شەربە ئاوەکە ئەنێ بەسەرەوە تەماشا ئەکا تا ئەو وەختە ئاوی سارد و بە لەزەتی وای نەخواردوتەوە. ئەڵێ ئای لە قوونیەتان بەم هەولێریان، هەنوو کە زانیم کە لۆچی حەرەقان دەخۆنەوە. شێخ عەبدوڕەحمان گێڕایەوە وتی مەلا ساڵحی کۆزەپانکە و مەلا سمایلی دیبەگە و چەند کەسێکی تر کە یەکێک لەوانە مام عەزیز بوو، ڕۆژێک لە دیبەگە بەناو کۆڵانێکە ئەڕۆن، بەلای دیوارێکە تێئەپەڕن دیوارەکە زۆر بەرز نابێ، بە حاڵ سەریان لەو دیوارەکەوە دیار ئەبێ، دیوارەکەش دیواری حەوشەیەک ئەبێ. مناڵێک لەو دیوارەکەوە هەر ئەگری و دایکەکەی بۆی ژیر ناکرێتەوە. مام عەزیز سەر بەسەر دیوارەکەدا شۆڕەکاتەوە و بە دایکی مناڵەکە ئەڵێ دایکم ئەو مناڵەت بۆ ئەوەندە ئەگری، هەڵبەت بیسمیلای لێ نەکراوە. ژنەش چاوی لە مەلا ساڵح و ئەوان نەبوو وتی برام بیسمیلای چی لێ نەکراوە؟ مناڵەکانی مامۆستا مەلا سمایل ئەعوذ باللهشیان لێکراوە کەچی هەر دەست بە دەمی سەگدا دەکەن. لە سولەیمانی لە گەڕەکی هۆڵێ ساڵح ئاغا هەبوو، مزگەوتی گەڕەکەکە تێکچوو بوو، خەڵکی گەڕەکەکە ئەیانویست چاکی کەنەوە. ئەچنە لای ساڵح ئاغا پێ ئەڵێن ئەمانەوێ مزگەوتەکە تێک بدەین و چاکی کەینەوە. جەنابیشت ئەگەر بەشی خۆتی تێخەی زۆر خێرت ئەگا. ئەویش ئەڵێ من بۆ تێکدانەکەی چیتان ئەوێ ئەتان دەمێ، بەڵام بۆ چاکردنەوەکەی یەک پوڵیش نادەم. حەسەن ئەفەندی هەبوو لە سولەیمانی هەموو جار لە دوعای پاش نوێژی جەماعەتە ئەیوێت بێجگە لەو 12 کەسەی کە خۆم ئەیان زانم فاتحا بۆ ڕۆحیانەتی هەموو موسڵمانان بێ. شێخ محەممەدی شێخ جەلال گێڕایەوە وتی مەلا جەلالی مەلا حەسەنی ئابلاغ ڕۆژێک لە بازار مریشکێکی زیندوو ئەکڕێ ئەیخاتە ژێر جوبەکەی و ئەیباتەوە بۆ ماڵەوە. لە ماڵەوە لە بیری ئەچێ مریشکەکە دانێ دا ئەنیشێ و هەر بە جوبەکەیەوە خۆی ئەخا بەلادا و ئەکەوێ بەسەر مریشکەکەدا. مریشک دەست ئەکا بە قیژ و هۆر، مەلا جەلال ئەترسێ و هەڵ ئەستێ و ڕائەکا و ئەڵێ خەڵکی نەبمگەنێ دەعبایەک لە ژێر جوبەکەمایە خەریکە بمخوا. شێخ بەشیر ئەتروشی بۆی گێڕامەوە وتی لە وڵاتە ئاغاشڕە زۆرە، کابرایەکی دەنگبێژ بەناوبانگی ئاغایەکەوە ئەچێت و شەوێ ئەبێ بە میوانی بۆ ئەوە شتێکی بداتێ. لە گوێ ئاگردان دائەنیشن و حەیرانێکی بۆ ئەڵێ ئاغا ئەڵێ مەڕێکی بدەنێ. ئەمجا خەزێمێک ئەڵێ ئاغا ئەڵێ گایەکی بدەنێ. بەم جۆر هەر ئەو گۆرانیەک ئەڵێ و ئاغاش هەر بۆی زیادەکە حتا بەیانی ڕۆژە بێتەوە.
کابرا بەیانی ئیتر ئەوێ بڕوا سەیرەکە هیچ دیار نییە ئەچێتە لای ئاغا ئەڵێ ئەمەوێ بچم بۆ لایەکی تر خەڵاتەکەم بدەرێ با بڕۆم پێی ئەڵێ خەڵاتی چی؟ ئەڵێ ئەوانەی کە شەوێ فەرمووت ئاغاش پێی ئەڵێ تۆ چاکت وت و منیش چاکم وت کابرا بە هەناسە ساردی ئیتر لێ ئەدا ئەڕوا فەقێ محەممەدی نانەوا هەبوو لە پیاوە نانەوای خانەقای بیارە بوو لە دەمەدەمی پیریدا شێخ عەلاءەدینی بیارە ژنێکی بێوەژنی بۆ هێنابوو لە هاوینانە فەقێ محەممەد ئەچووە سەر ئاوەکەی شێخ موسا بۆ مەلەکردن و وەسڵ دەرکردن کە خۆی ئەژەند بە ئاوەکەدا ئەیوت یا ڕەبی بە قوربانت بم شێخ عەلاءەدین خوا ئافوت بکە بەڵام زستانان کە ئەچوومە لە بکە کاتێک کە خۆی لە ئاوەکە هەڵ ئەکێشە ئاوی سارد و شەختە بوو ئەیوت نیەتمە گوم خوارد هەی خوا بتگرێ شێخ عەلاءەدین بۆ پەنیە پێدام کابرایەک لەو وڵاتی دزەیایەتیە ژنێکی هەبوو هەر لەگەڵ هەر شتێک ئەبوو کابرا بە ژنەکەی ئەوت بێڵێم ژنەش لەبەر بێڵێمی مێردەکەی زۆر ئەسلەمیەوە و لەوانە بوو پاشەڵیشی وا دیار بوو پیس بوو ئەیوت ببێ و نەبێ ئەبێ بە شتێکی زانی بێ بۆیەوە هەموو جاروا ئەڵێ ئاخری وای لێ هات کوناوە جەرگ بوو ڕۆژێک لە وزەیە نەماوتی دەبیڵێ بزانم ئەمە چییە هەر ئەڵێیت بیڵێم کابرا ئەم جاوتی دەسا وەڵڵا ئەیڵێم ئەمنت بمرم ئەم جاژنە وتی دەک بە زیاد نەبێ ئەمە بوو چەند ساڵە منت پێوە کوشتووە ئەمری نامری بەجار و جەحەنەم تازە پاقلاوە و ماقلاوە داهاتبوو کابرایەکی جافی کۆچەری جارێک لە ماڵی مەحموود پاشادا خواردبووی زۆر بەلایەوە بە لەزەت بوو ئەم کابرایە ئەچێ بۆ سولەیمانی سەیرەکە وا لە دوکانێک ئەوەی لە دیوەخانەکەی مەحموود پاشادا خواردوویە هەیە و کابرایەکیش وشک لە ناو دوکانەکە بەسەریەوە ڕاوەستاوە ئەمیش لە بەرامبەریەوە هەر ئەوەستێ سەیرەکە کابرای ناو دوکان هیچ جوڵە ناکە ئەچێتە پێشەوە بۆی دوو پەنجە ڕوبەڕووی هەردوو چاوی ئەکاتەوە کابرا سەری ئەکێشێتە دواوە ئەڵێ ئەوە بۆچی واکەی ئەمیش ئەڵێ برا ئەوە بۆچی چاودەوی نییە ئەویش ئەڵێ ئەی بۆچی نابینێ اینجا پێی ئەڵێ ئەگەر ئەوی نییە ئەوە بۆچی تێر و پڕی لێ ناخۆی لەو شتە خۆشە پێکوڕیەکی جاف لە ئێل بەجێ مابوو لە کاتی گەڕانەوەیانە بۆ گەرمیان لە شار باژێر لەو بناری شووکێ و باراوەدا دەوار هەڵ ئەدەن ترێ پێگەیشتووە ماڵەکە مرخ لە ڕەزێک خۆش ئەکەن شەوێک ئەچن چی بە ڕەزەکەوەیە لێ ئەکەنەوە و ئەیهێنن بۆ ئەوە سبەینێ بیخەنە سەر پشتی گایەک و بچن بەڕێی خۆیانەوە لە دەمە و هەتاو کەوتنە خاوەن ڕەز ئەچێتە سەر ڕەز تەماشاکە یەک هێشوە ترێ چییە پێوە نەماوە دەنگی دەر و دراوسەیەکە ئەڵێ غەوارە لەم شوێنەدا نییە تەنها ئەو ماڵە جافەتەری دێ نەبێ کە یەک دوو ڕۆژە لێرە داخستویانە ئەم ئیشە ئیشی ئەوانە دەی با بچین هەر یەکە پەلاماری تێڵایەک ئەدەن و هێرش ئەبەنە سەر ماڵەکە ماڵیش کەسیان لە عەشیرەت لا نییە سەیرەکەن ئەو حەشاماتە کە هات ئێستا هەر بە خواردن ئەیان خۆن چاریان نامێنێ دێنن بە پەلە بارەترێ بە درێژی دای ئەنێن مەوجێک ئەدەن بە سەریا و ئەکەونە شین و شەپۆر بە دەوریا و ئەڵێن تورش و شیری نەبراڕۆ میزر و شیری نەبراڕۆ خاوەن نەوی نەبراڕۆ دۆشا و ڕەنگی نەبراڕۆ باسوق سنجاقە براڕۆ دەرمانی قورگە براڕۆ جێگای حەو برای تۆ براڕۆ دەنگت دەرنایە براڕۆ دەوریان داگین هەی براڕۆ شان هەڵتەکێ نەبراڕۆ بۆچی واماتی براڕۆ کاسەی نەباتی براڕۆ دەستەی تێڵاو بەدەست کە دێن و ئەزانن وا ئەمانە کۆستیان کەوتووە و مردویان لێ مردووە بە شوێنەکەی خۆیانە ئەگەڕێنەوە ئەڵێن دزی ئێمە ئەمانە نین پاش چوونی ئەوان ئەمانیش بارەکەن و ئەڕۆن و هۆڕە ترێژ بە بێقڕە لەگەڵ خۆیانە ئەبەن حاجی مستەفای پاشایە موڵکی لە نەخۆشی مردنیا لە خەستەخانەی مەجیدیە بوو لە بەغدا ڕۆژێک دەست ئەکا بە گریان و خوڕخوڕ ئاو دێتە خوارەوە بە چاویە پێی ئەڵێن پاشا خوا شیفات ئەدا و دەرئەچی بۆچی وا بێتاقەتی ئەەکەی ئەوە وانییە هەرکە نەخۆش بکەوێ بمرێ ئەویش ئەڵێ
ئەوە ئێوە هەڵێن چی؟ من بۆ ئەوە ناگریم کامرم، ئەمرم بە گونی بارگیرتانەوە، بۆ ئەوە ئەگریم تا ئەو وەختەی من بووم ئەم ناسک و نازدارانە لەکوێ بوون؟ ئێستا کە من هیچم پێ نەماوە چۆن ئەم فریشتانەوەکو پەپوولە بە دەورما ئەسوڕێنەوە؟ من بۆ ئەمە ئەگریم. مەبەستی سیستەرەکان بوو. حەمەی باجیاییشێ هەبوو تەلاقی خواردبوو سێ بە سێ کەجگەرە نەکێشێ. چەند ساڵێکی پێچوو بەم جۆرە مابووەوە هەر وەختە بوو ڕۆحی دەرچێ بۆ جگەرە لەبەر تەلاقەکەی نەی ئەتوانی جگەرە بکێشێ. ڕۆژێ لە ناکاو خەبەریان بۆ هێنا کە ژنەکەت مرد، ئەویش کە ئەم خەبەرەی بیست بەبێ ئیختیار هەر هەستا و دەستی کرد بە سەماکردن و ئەیوت ئۆخەی جگەرم بەنێ، کاری خوڵایە جگەرم بەنێ. حەمەی ئایشێ جگەرە بکێشە بۆ سوێندت خوارد، جگەرە بکێشە، ئەو گووەی خواردت نەیخۆیتەوە، لە بەهەشتی شانەی کەیتەوە. خاڵە ڕەجەب هەبوو لە سولەیمانی بە شەو درەنگ ئەچووەوە بۆ ماڵەوە، قاپی حەوشەکەیان هەردوو دیواری ئەم لاو ئەو لای کەوتبوو. ئەو لەوێوە نەئەچووە ژوورەوە، تەق و هۆر ئەیدا لە قاپی بەو درەنگ وەختە ماڵ و مناڵی هەڵ ئەسان بێن قاپی بۆ بکەنەوە. دایکی شەوێک پێ ئەڵێ هەتی و تۆ بەو دیوارە ڕووخاوەدا نایتە ژوورەوە کە حوشتری بەبارە تەنگزەوە پیادێ، ئەم تەق و هۆڕەت لە چییە؟ هەموو شەوێ بەم نیوەشەوە ئێمە هەڵەستێنی و خەوت لێ حرام کردوین. ئەویش لە وەڵامدا ئەڵێ دایە هوس دەنگ مەکە، من بۆیە لێرەوە دێمەوە با دزوا نەزانێ ئێمە دەرگامان نییە. ئەگەر لەو لاوە بێمە ژوورەوە ئەویش فێرە بێ لەوێوە دێت، هەر شتێکمان هەیە ئەیدزێ. گورگ لەو کوردەواریە زۆر هەبوو، زیانێکی زۆری بە ماڵات ئەگەیان، جا مەلای گوند ئەیهێنا بە چەقۆیەک دەمی گورگی ئەبەست. ئەویش بەو جۆرە کە چەقۆیەکی ئەگرت بەدەستەوە چەند ئاەت و دوعایەکی ئەخوێن بەسەر چەقۆکەدا، فووی لێ ئەکرد و پێکیەوەی ئەنووساند و ئەیدایەوە دەست ئەو کەسە کە بۆی هێنابوو. ئەیوت بی بەوە لە ماڵەوە داینێ تا ئەو چەقۆوە نەکرێتەوە، دەمی گورگەکە بەرەڵڵا نابێ. مەلا فەتاحی گرتک هەبوو، ڕۆژێ پیرەژنێک چەقۆیەکی لێوەر ئەگرێ و بەم جۆرەی خوارەوە دەمی گورگی بۆ ئەبەستێ. وەشەمسی وەضوحاها هەشنۆچین هاهاها وەلا یوخاف عوقباها، دایکم بگرە دەعباها، گورگە نەکەی بزناها بگری و بیکەی قوتاها. لە گوندی گردەسوور لە وڵاتی هەولێر باوا بوو کە میوان ڕوویان ئەکردە ئەوێ یەکێ لە خەڵکی گوندەکە بەسەرە نانی بۆ ئەو میوانە دروست ئەکرد. ڕۆژێک دەستەیەک لە گوندێکی ترەوە لەگەڵ کوێخادا بە میوانی چوونە گردەسوور. ئەو ڕۆژە مەلای گوندی وتی ئیمڕۆ نۆبەی منە و ئەبێ من نانیان بۆ دروستکەم. چووە ماڵەوە ڕای سپارت. ئەهلی گردەسووریش وا پشت ئەستور بوون کە مەلا نان دروست ئەکا. ئێوارە نوێژی شێوان کرا لە مزگەوت، میوان هەموو بە مەلا فەتاحەوە چوونەوە بۆ ماڵەوە. مەلا کە ئەچێتە ژوورەوە سەیرەکە مەلاژن هیچی نەکردووە. مەلا فەتاح دێتەوە دەرەوە و لاقێکی ئەخاتە ئەم لای قاپیەکە و لاقێکی ئەخاتە ئەو لای و ئەڵێ کوێ خاچارێکی خۆتان بکەن، مەلاژن هیچی نەکردووە. شێخ ئەحمەدی نەقشبەندی بۆی گێڕامەوە وتی لەو وڵاتی باڵەکایەتیە لە گوندی بێتواتە مامتەها هەبوو هەر خەریکی ئیشوکاری لادێ بوو، وەکو ڕەز و باخ و جووت و گا. ژنێکی هەبوو ئەویش خەریکی تووتن و مەردۆشین و نان و هەویر بوو. هەموو عمریان بەم جۆرە پێکەوە ڕابواردبوو. ڕۆژێک مامتەها سەیری کرد واژنەکەی بارێکی بار کردووە و بە هەچە کەوتووەتە شوێنی. لێی پرسی ئافرەت ئەوە بۆ کوێچی؟ وتی وەڵا پیاوە کە ئەچم بۆ سەر ئەو قسنە و ئەم بارەشی بە دیاری بۆ ئەبم، بەڵکو دوعام بۆ بکا لە لای خوا کە بمکا بە پیاو، من ئەم عەزیەتەی بەسەر شانمەوەیە بۆم هەڵ ناگیرێ. مامتەها تۆزێ ڕاما وتی ئافرەت واز بێنە لە کەلی شەیتان وەرە خوارەوە، ژن بی و پیاو بی، من تازە پێت فێر بووم هەر ئەدگێم. فەقێ محەممەدی هەمەوەند لە سەردەمی ئینگلیزەکانە بوو بە مدیری ناحیەی بازیان. ڕۆژێک ئەوڵای سێتە بەسەر هەبوو لەسەر ئیشێک هێنابوویان بۆ لای فەقێ محەممەد، ئەویش حکمی ئەدا بە 7 ڕۆژ حەبس. ئەوڵا ئەڵێ
والله فەقێ محەممەد حەپز نابم. ئەڵێ چۆن حەپز نابی؟ محکەمە حکمی کردووە بەسەرتە. ئەڵێ 1000 جار محکەمە حکمی کردبێ بەسەرما حەپز نابم. فەقێ محەممەدیش ئەڵێ بچوە دەرەوە، حەپز ئەبی حەپز نابی، چاوت دەرەهات، خۆ بۆ من حەپز نابی. ئەوڵا بەم جۆرە دێتە دەرەوە لووس و باریک ئەڕوا بەڕێی خۆیەوە. شێخ عومەر گێڕایەوە وتی برایم بەگی سەرۆقامیش هەبوو ڕۆژێک بە ژنەکەی ئەڵێ گانێکم بەرێ بۆ هەردووکمان باشە. ژنە ئەڵێ بۆ تۆ باشە چونکە خۆت ڕەحەتەکەی، بەڵام بۆ من هیچ باش نییە چونکە عیبە و حەیای هەردووکمان ئەچێ. برایم بەگ ئەڵێ بۆچی عیبە؟ ژنە ئەڵێ ئەی چۆن حەیامانە چێ؟ ئەڵێ کەواتە هیچ، من نەمزانی عیبە، چۆن گووی وا خۆم کە حەیای تۆ و خۆمیش بەرم. محەممەد ئەمین عوسمان گێڕایەوە وتی لەو سەرە ژنێک هەبوو بە هەر جۆر بوو مێردە پیرەکەی خۆی هێنایە سەر ئەوە کە گەمە و گاڵتەیەک بکەن، کردیان. پاشان ژنەکە ئاوی بۆ گەرم کرد، ئەمجا ئاوێکی زۆر گەرمی کرد بەسەرا و کابرا خۆی ڕانەگرت تڕێکی کەند. ئەمجا جامی ئاوی ساردی کرد بەسەرا، ئەویش زۆر سارد بوو، بەویش هەر تڕێکی کەند. ئەمجا ژنە بۆ ئەوە خۆی بشواتەوە وتی بێ قەزابی سەگ با بچیت لێ بکەم، نە بەرگەی سەرما ئەگری و نە بەرگەی گەرما. تازە خورماتوو دێیەکە لە تەنیشت کەرکووکەوە لە زەمانی عوسمانیەکانە لە سەردەمی غەزاغەزاکەدا یوزباشیەکی ئەچێتە ئەوێ بە چەند زەفتەیەکەوە خەڵکەکە کۆ ئەکاتەوە و پێیان ئەڵێ ئەوە غەزایە و بۆ ئیسلامە، سوڵتان ئەمری فەرمووە هەموو موسڵمانێک بچێ بۆ غەزا پێشی کافرەکان بگرێت و هەمویان سەر ببڕن. ئەمە بۆ بەرزبوونەوەی ئیسلام گەورەترین شتە و هەر کەسەش لە ڕۆژی قیامەتا تۆڵەی چاکەی خۆی وەرئەگرێتەوە. خەڵکەکە هەمویان گوێیان لەم قسەیە بوو، سێ چوارێ لە ڕیشسپێکانیان وتیان جەنابی یوزباشی دەرفەتمان بدەرێ سبەینێ وەڵامت ئەدەینەوە. یوزباشی وتی باشە. لە سبەینێدا ڕیشسپی و دەمڕاستەکان هەموو تەکبیریان کردەیەک و چوونەوە بۆ لای یوزباشی وتیان جەنابی یوزباشی خۆت ئەزانی ئێستا وەختی حاصلات و کاسپی و دەغڵ و دان هەڵگرتنە، ئێمە بۆمان ڕێ ناکەوێ بین و بچین بۆ ئەو وڵاتی کافرانە، بەشی خۆمانمان بۆ بنێرن، ئێمە خۆمان لێرە بە ئامن و زامن سەریان ئەبڕین و بۆ مدمانەش چەند کەسمان بەرئەکەوێ بۆ سەربڕین ئەوەندە کە لەسەر ئەنێرینەوە بۆ جەنابی سوڵتان. ئێمە لەگەڵ ئەو سەردەما کوڕووکاڵ بووین. عومەر یاسین هەبوو سەرتاش بوو لە بەغدا، دوکانەکەی لە جادەی ڕەشید بوو لە نزیکی مزگەوتی حەیدەرخانەوە. سیمۆنی ڕەحمەتیش لەوبەر بوو. ئەو سەردەما پاسە تەختەکان لەسەر جادەی ڕەشید ئیشی دەکرد، لە بابوو شەرجیەوە ئەهات بۆ کازمیە ئەچوو. یەکێ لە جێگاکان کە تایە ئەوەستا زیاتر بەردوکانەکەی عومەر بوو، لەوێ ئەوەستا و بانگیە کرد کازم کازم. کرێش بە 4 پول بوو و یا بڵێن بە ئانەیەک بوو. ئێمەی کوڕووکاڵ دانیشت بووین لە دوکانەکەی وەستا عومەر. پیاوێکی خەڵکی ئەو شارە زورە معرفی ناوبوو بەهۆی بورهانی حامد بەگەوە، ئەویش لەوێ بوو. لەو لاوە پاس یەک بە شوێنی یەکا دێت و هەر یەکە بۆ خۆی بانگەکە کازم کازم. ئەوەندەمان زانی معرف ڕاپەڕی و چوو یەقەی یەکێ لە شاگردی ئۆتۆمبیلچیەکانی گرت و بە کوردی دەستی کرد بە جنێودان پێی وتی ئاخر ئەوە شێخ ئەوڵقایر ڕۆحم وە قوربانی وێ بۆچی گوێی کردگەوە خۆیە؟ ئاخر ئەم کازم کازمە بووە چی وا تۆ هەر وەکو زی قاوڵە داوتەوەیەکا و ناوی دێنی وە کازم کازم ئەو ناوەت هەراسان کردگە. کابرای شاگردی ژواقی وڕما نازانێ ئەمە چی ئەڵێ. پاشان ئێمە چوین کابرامان هێنایەوە و پێمان وت باوکم ئەوان ڕێگاکەیان وایە بۆ کازمیە ئەچن، ئەبێ هەر بانگی ئەوێ بکەن. لەو لاوە کە گەڕانەوە ئیتر هەر بانگی شێخ عەبدولقادرەکەن. وتی ساچوو زانم خۆ شێخ ئەوڵقایر ڕۆحم وە قوربانی وێ لە باوەژنەکە نەوگە. لەو سەرە کانی ژنان هەبوو، ژنان مەلایان لێ کرد. کابرایەکی حەمەبۆرنا و چوو بۆ سەر کانیەکە، ژنەکان ڕوود بوون. ئەویش لە ناکاو چوو بە سەریانە، ژنەکان شڵەژان و کەوتنە پەلە. حەمەبۆر هەر بە نیازی بینینی ئەوان چوو بوو، خۆی کردبوو بە کوێر، بە تەقەتەقی گۆچان چووە پێشیان. ژنەکان وتیان خۆ ئەوە کوێرە.
یەکێکیان بەڕووتی هاتە بەردەمی حەمەبۆر و ویستی تاقیب کاتەوە، دەستی خستە سەر خۆی و وتی ئەوە ئەبینی، حەمەبۆر وتی نا. دەستی خستە سەر چاوی وتی ئەمە ئەبینی، وتی نا. دەستی خستە سەر مەمکی وتی ئەوە ئەبینی، وتی نا. دەستی خستە سەر ناوکی وتی ئەوە ئەبینی، وتی نا. ئەمجا دەستی خستە سەر دوابڕاوەکە وتی ئەوە ئەبینی، وتی جا ئەگەر ئەوە نەبینم کەواتە کوێری دنیا و قیامەتم. ڕووداوەکانی ڕابردوو. ساڵی 1956 ڕۆژی دەی هەشتی ئەو ساڵە بوو، من لە مزگەوتە شڕەکەم بووم لە بەغدا. دەمەدەمی نیوەڕۆ بوو، دەورەی مزگەوتەکە پڕ بوو لە خەڵک. ئەوەندەم زانی شێخ مەحموودی حەفید بە پێپلیکانەکانە سەرکەوت و سەری کرد بە ژوورەکەی منە. ئەو شێخ مەحموودە کە وەختی خۆی ئەتوت شێرە، لاواز و باریک بوو. هەر ئەو نەخۆشیەی بوو کە لەو ساڵەدا بەهۆیەوە کۆچی دوایی کرد. هەر من و ئەو بووین لە ژوورەکەدا، حەوشە و دەوری مزگەوت پڕبوو بوو لە خەڵک، چونکە شێخ مەحموود هاتووەتە ئەوێ و ئەیانەوێت چاویان پێی بکەوێ. وردە وردە دەستی کرد بە قسەکردن و بە دەردە دڵکردن. فرمێسک بەسەر گۆناکانیە ئەهاتە خوارەوە وتی زابتەکان و زۆرتر لەوانەی کە لەگەڵ مابوون هەموو خیانەتیان لێکردم. فرمێسکیش بەسەر گۆنایە هەردێتە خوارەوە. لە گەرمەی ئەو قسەکردنەیە ئەوەندەم زانی لەگەڵ ئەو بێهێزیەشیا هەستا و نەوچەوانی ماچ کردم و وتی ڕۆڵە، هومێدم بە کەس نەماوە بە تۆ نەبێ. وتم یا شێخ ئەوە چی ئەفەرمووی؟ من چیم؟ چ کەسم؟ چ پشت و عەشیرەتێکم هەیە؟ وتی ڕۆڵە، تۆ قەڵەمت بەدەستەوەیە، قەڵەم لە شیر بە بڕشترە. ئەمەی وت و هەستا. وتم یا شێخ وەختی نوێژ هاتووە نوێژ ناکەی لێرە؟ وتی بەرێ وەڵڵە. ئیتر چووینە خوارەوە نوێژمان کرد و ئەو ڕۆیشت. بەڵام لەبەر زۆری خەڵک کە بۆ چاوپێکەوتنی شێخ مەحموود هاتبوون زۆر بە زەحمەت دەرباز بوو. ساڵی 1934 بوو، لەو بناری چەقژ و قایکەندە خێڵێکی سمایل عوزەیری خستبوویان. دنیا ڕەمەزان و زستان بوو. من ئەو ڕەمەزانە لە ماڵی دەروێش سمایل بووم. لە خێڵەکە جووتە گەماڵێکی ناقۆڵایان هەبوو، نەم ئەوێرا دەرچم ئەگەر یەکێکم لەگەڵ نەبوایە. تا لەگەڵ سەگەکانە بووین بە دەستە براو، ئەوان منیان ناسی، ئیتر من لەوێ نەما. بە شەو لە دیوەخانەکەی دەروێش سمایلە دائەنیشتین، کوڕ و کاڵ کۆ ئەبوونەوە، لە هەموو ئاشێک لێمان ئەکرد. کوڕێکی خزمیان هەبوو ناوی عەلە بوو، تەمەنی لە بینی 25 تا 28 ساڵ ئەبوو. باڵا بەرزی باریکەلەی موزەرد، کەوا و سەڵتەی لەبەرا بوو، جامەدانەیەکی لول دابوو بە دەوری سەریەوە، پشتێنێکی باریکی بەست بوو، کیسە تووتنێکی چیتی درێژی کردبوو بەلای پشتێنەکەیە. قسەی شەوانی کۆڕ بەشی هەرە زۆری هەرهی ئەو بوو. باسی دزی خۆیە کرد، ژنانیش لەو دیوی دیوەخانەکەەوە دانیشتبوون. وتی شەوێک ئەوە بارانە و ڕەشە شەوە، چووم بۆ دزی بۆ دەوری بازیان، چوومە ئاوایی دەرگەزیێنە و سەگەل لێم کۆبوونەوە و کردیان بە حەپولور. هەنێ نانم لەگەڵ خۆم بردبوو بۆیان، جارجار کەرتەنانێکم بۆ فڕێ ئەدان، ئەپلکان بە نانەکەوە. من هەندێک پێشەکەوتم، هەتا خۆمم کوتایە پاڵ دیوارێک، سەگەل دیسان لێم کۆبوونەوە. دنیا پاژنیوە شەوە، هێنام بە 4 چەنگۆڵە، دەستم کرد بە ڕۆیشتن بۆ دیواری ئەو دیوی خانوەکە، قاچێکم کرد بە کلک بۆ خۆم. کە گەیشتە ئێرە دەستی برد، کیسە تووتنەکەی لە لاقەدی کردەوە، پەڕەیەکی بەرماخەوە و تووتنی کرد بەسەرا و ئەیماڵی بەسەر پەنجە گەورەیە بۆ ئەوە تون ببێ. جگەرەی پڕ کرد. کوانوەکە ئاگری تێدا بوو، نای بە ئاگرەکەوە، جگەرە داگیرسا و نای بە لێویەوە. دەستێکی برد، تۆزێ کڵاو و جامەدانەکەی لار کردەوە، بزەیەکی کرد و تێ هەڵچووەوە. کە چوومە پاڵ دیوارەکە، شتێکم لەگەڵ خۆم بردبوو، دەستم کرد بە کەننەوەی دیوارەکە لەسەر خۆم. ژنان لەو دیوە و پیاوان لەم دیوە کشومات، هەموو لەشیان بوو بە گوێ بۆ قسەکانی عەلە. وردە وردە کونم کردە دیوارەکە، چوومە ژوورەوە. دوو بەرانی دابەستەی لێبوو، دامنە پێش خۆم و هاتمە دەرەوە. بزەیەکی تری بۆ کرد، ئینجا وتی
سەگەلیش شوێنم کەوتنەوە. نانم بۆ هەڵگرتە بوون، جار ناجار کەرتە نانێکم بۆ فڕێ ئەدان تا لە ئاوایی دەرچووم. پیرە بەرانگەلم هێنایەوە بۆ ماڵەوە، نەختێ لە خوریەکەیانم هەڵپاچی، شاخەکانیانم بە مۆرەسان تۆزێ تەنک کردەوە. لە پاش چەند ڕۆژێک کاورایەک هەبوو لە سولەیمانی، عەلی برزۆیان پێوت، بیست بووی من دابەستەم لایە، ناردی پێم فرۆشتن وە 50 ڕوپیە، حساوی ڕوپیە هەرما و ئەمە دزی لەو سەردەمەدا بە ئازایەتی و پیاوەتی ئەزانرا، ئێستا دزی بوو بە عەیبە، دیارە هەر ڕۆژێ شتێک لە باودایە. غەفوری حاجی سەعی نانەوا لە سولەیمانی ناردی بۆ ڕشتا کە لەم وڵاتی کوردەواریە گەلێ پیاوی بەنان و خوان و بەخشندە هەبووە. وتی باوکم بۆی گێڕامەوە، ئەویش لە دەمی باوکی خۆیەوە گێڕاوێتیەوە. وتی بەو بەری ماڵەکەی خۆمانەوە ئەو داڵانە ئەبینی، ئەوە ماڵی برایم پاشایە. ئەم برایم پاشایە ناوی بە دڵنەرمی دەرکردبوو، زۆر عاقڵ و لەسەرخۆ بوو، ئازاری بە کەس نەئەگەیان. هەر هەژارە لێ قەومایەک بچوایەتە ماڵەکەی دڵی نەئەشکاند و بە دڵی خۆی ڕازی ئەکرد. ڕۆژێ برایم پاشا لە ماڵ هاتە دەرەوە، بەرەو ژوور بووەوە، چەند خزمەتکار و دەست و پەیوەندێکی لەگەڵا بوو، تووشی 2 کوێر بوو، ئەوان چاویان نەبوو، لەبەر خۆیانەوە قسەیان ئەکرد. یەکێکیان وتی ئەم کافرەی کاکەیە تۆ بڵێ شتێکمان بداتێ. ئەوی تریشیان وەڵامی دایەوە مەلعونەی کافرە ئەڵێن دڵی باشە، باوەڕ ناکەم بە دەستی خاڵی بگەڕێینەوە. برایم پاشا گوێی لەم قسانە بوو، تێگەیشت کە بەو ئەڵێ بێدەنگ بە دەست و پەیوەندەکانی ود بگەڕێنەوە. لە پێش کوێرەکانە گەیشتنەوە ماڵەوە، بە خزمەتچیەکەی ود لەبەر دەرگاکە ڕاوەستا کە کوێرەکان هاتن بیان هێنە ژوورەوە. کە کوێرەکان هاتن دەستی گرتن و بردنیە دیوەخان بۆ لای برایم پاشا. برایم پاشا بە خێراتنیەکی گەرم و گوڕی کردن و وتی ئەمرێکتان هەیە؟ وتیان پاشام خوا ڕاوەستاوت کە کوێرین، هاتوین خەرجیەکمان بدەیتێ، دوعای خێرت بۆ ئەکەین، خوا موەفەقت کە. پاشا وتی ئەوە لە ڕێگەدا چیتان ئەوت بۆم بگێڕنەوە، بێبەشتان ناکەم. وتیان پاشا هیچمان نەوت، هەر دوعای خێرمان بۆ ئەکردی. پاشا وتی من ئەمانە نازانم، قسەیەکتان کردووە ئەبێ بۆم بگێڕنەوە، بەڕاستی بۆم بگێڕنەوە، هیچ درۆ و دەلەسەی تێدا مەکەن. ئەوانیش ناچار بوون وتیان پاشا بۆت ئەژێڕینەوە، بەڵام با دیوەخانەکەت چۆڵ ببێ. وتی من نامەوێت تا دیوەخان چۆڵ نەبووە بۆم بگێڕنەوە، با ئەم مەجلیسەش گوێیان لێبێ. حافزەکان سەیریان کرد ئیلاج نییە و وتیان یەکێکمان وتمان ئەم کافرەی کاکەیە تۆ بڵێ شتێکمان بداتێ. ئەوی کەشمان وتی مەلعونە کافرە ئەڵێن دڵی باشە، باوەڕ ناکەم بە دەستی خاڵی بگەڕێینەوە. پاشا وتی من هەر ئەمەم ئەوێ، ئێستا ئێوە چیتانەوێ؟ وتیان پاشا کە ئیش وای لێ هات یەکی بارێ چەڵتووکمان بدەرێ. پاشا بانگی کرد، یەکێ 3 بار چەڵتووک و 3 هۆقەڕۆنیان دانێ و وتی بۆشیان بەرنەوە ماڵەوە، هەر یەکە دەمەجی دیشی دانی. سلێمانی حەمەجانی ڕۆغزایی لە بنەماڵەی بەگزادەی جاف نەبوو، بەڵکو لە کوێخاکانی جاف بوو، بەڵام دەمار و پیاوەتیەکەی شانی دابوو لە شانی هەموو بەگزادەیەکی ئەو سەردەمە. ئەوەی من بینیم لە 1928دا لە کوێستانی بناری بانە دەوارێکی 12 هەستونی هەڵدا بوو، ڕەوەماین و ماڵاتی بە دەورەوە بوو. 2 کوڕی جوانکەلەی هەبوو، تازە پێ ئەگەیشتن، هێشتا خەتیان نەدابوو. یەکێکیان حەمە سەدیقی ناو بوو، هەر یەکە 3 تیرێکی ئێرانیان بەدەستەوە بوو، هەر یەکە ماینێکی بەرەختیان هەبوو سواری ئەبوون. ئەو ڕۆژە خەبەریان هێنا کە مەدحەتی برای خێزانەکەی لە گەرمیان کوژراوە بوو بە قیامەت و شین و شەپۆر. هەرچی هۆبەی جاف هەبوو لەو وڵاتە کۆبوونەوە. سلێمان خان چەند گوندێکی وەکو قارەوە، دەرەشێخان و ماسێری لەو وڵاتە کڕی بوو، هاتوچۆی گەرمیانی کەمتر ئەکردەوە. بە زستانان ئەچووە خانووی گوند و بە هاوینان ئەچووە دەوارەوە. پیاوێکی هەتا بڵێ تەرپۆش و قسەی دانەدانەی ئەکرد، هیچ خوێندەواری نەبوو، قسە ڕەوا بوو لەو وڵاتەدا.
ئەم کارە ساتەی دواوە خۆم بیستە بووم و حەسەن بەگی جافیش بۆی گێڕامەوە وتی ڕەزا شا تازە بوو بە شای ئێران هەچ بەگزادە و ئاغاواتی ئەو وڵاتی کوردەواریە هەبوو کۆی کردبوونەوە بۆ ئەوە قسەیان لەگەڵ بکاو ڕووی دڵیان لە پاشا ئەحمەد شا بکاتە خۆی هەموو بەگزادە و ئاغاوات بە ئەو پەڕی ڕێک و پێکیەوە خۆیان ڕێخست بوو ئەو تەدارەک و جلوبەرگەی کەشایانی دیدەنی ڕەزا شابێ لەبەریان کردووە. سلێمان خانیش یەکێکە لەوانە بەگزادە و پیاوی گەورەی ئەو وڵاتە لە دەشتێکی پاندا ڕیزیان بەستووە ڕەزا شا بە بەردەمیانە ئەڕوا و چاک و چۆنیان لەگەڵا ئەکا. ڕەزا شا هەندێ ئەشرەفی زێڕینی بەناوی خۆیەوە داڕشتووە ئەشرەفیەکان وان لە ناو سینیەکی زیودا یاوەرەکەی بەسەر دەستیەوەیە و بە شوێنیەوە. ڕەزا شا ئەگاتە بەردەمی هەر ئاغایەک دەست ئەبایەکێ لەو ئەشرەفیانە هەڵ ئەگرێ و ئەیدا بە ئاغاکە. لێرەدا مەبەست ئەوەیە کە لوتفی شاهانەیە بەرامبەر بەو سەرۆکانە نەوەک ئەشرەفیەکە. ئەگاتە بەردەمی سلێمان خان کە ئەویش لە سەرەکەدا ڕاوەستاوە ڕەزا شا دەست ئەبا ئەشرەفیەک هەڵ ئەگرێ سلێمان خانیش دەستی ڕاگرتووە ئەیەوێ بیخاتە ناو دەستیەوە. ئەشرەفی دا ئەکەوێتە سەر ئەرز و ناکەوێتە ناو دەستی سلێمان خانەوە ڕەزا شا چاوەڕێ ئەوە ئەکا کە سلێمان خان دانەوێتەوە ئەشرەفیەکە هەڵگرێتەوە. سلێمان خان بێزی نایەنێ دانەوێتەوە ئەوە نزیکەی 200 بەگزادەش لەو ناوەدا ڕیزیان بەستووە. ڕەزا شا تۆزێ ڕائەوەستێ سەیرەکە سلێمان خان ئەشرەفیەکە هەڵناگرێتەوە ئەویش ئەکەوێتە تەقەوە دەست ئەبا ئەشرەفیەکی تر هەڵ ئەگرێ و ئەی خاتە دەستی سلێمان خانەوە و لەسەر ئیشی خۆی ئەڕوا و دەست ئەکاتەوە بەگەڕان بە بەردەمی ڕیزەکەدا. عالەمەکەش هەموو چاویان لەمەیە. لە پاشا لە سلێمان خانیان پرسی بۆچی دانەنەویتەوە مەرحەمەتی شاهانە هەڵگریتەوە کە ڕەزا شایش لە بەردەم تاوەستا بوو. وتی نەفسی خۆم فرەوە بەرزتر ئەزانم لەوە کە دانەومەوە بۆ مەرحەمەتی شاهانە. سلێمان خان پیاوێکی نەخوێندەوار بوو بەڵام لە قسەکردندا جۆرە گوزارشتێکی سەیری هەبوو. حەسەن بەگ وتی سەئی بەگی قادر بەگی بادەڵان گێڕایەوە کە ئەمە چەندانەیەکە لە قسەکانی سلێمان خان لە بۆتەی ئیجمالدا سەددەلباب کریاگە ئاکورە کاورە و عەزمەوە قولڕوت لەسەردا زڕە لە ژێردا دەکخوا بوێوە خوای ئەمانە ڕشتەی ئیختیار مەدەوە دەست کەسەوە هێمە فەریکە کوێخای شلێر نین یا مەرقەدەکەی کاکە حەمەد ئاها برا کەس لە فەرزێکدا سدق و سیاقەتی بوێ لا لە بڕۆ غاردە دەقەیدی ماڵمەوە کاورابیدە و هەر خەڵاسوی چرخ فەڵک بناڵێنێ گەرەک سەوز و سوور لەسەری دەربچێ مانگت ئەەکەم. ئەو ڕەحمان ئاغای ئەحمەد ئاغا لە سولەیمانی پیاوێکی خاوەن مڵک و دێهات بوو. لە زۆرتر گوندەکانیان لەبەر ئەوە ئاو بەراویان زۆر بوو مەرەزە ئەکرا. ساڵێک برنجێکی زۆری بۆ هات پێش ئەوە برنج بێتە بەرهەم هەمووی فرۆشت. فرۆشتنەکەش هەر ئەوەندە بوو بە قسەی دا کە فرۆشتنی ئەگەینا پارەی وەرنەگرت بوو. برنج لوتی بەرز کردەوە سەرکەوت ڕۆژ بە ڕۆژ هەر گرانتر ئەبوو. ئەو ساڵە جگە لە برنجەکەی ئەو هەچ مەرەزە و برنجێک لە وڵاتی سولەیمانی هەبوو هەمووی نەهاتی ڕووی تێکرد. عەلاف و برنجکڕ هەموو ڕوویان کردە ئەو ڕەحمان ئاغا بۆ کڕین ئەویش هەر ئەیوت برنجم فرۆشتووە. برنج 3 قات و 4 قات سەرکەوت. ئەمجا لە وڵاتی کەرکووک و مووسڵەوە ئەهاتن بۆ لای ئەویش هەر ئەیوت برنجم فرۆشتووە. تجارەکان لایەن وابوو کە ئەو ڕەحمان ئاغا بۆیە برنجەکەیان ناداتێ بە تەمای زیاترە. ئەچوون تکاکاریان ئەهێنا کە برنجەکەیان پێ بفرۆشێ ئەوانیش ئەیانوت بە کێت فرۆشتووە تا بچین لەوی بکڕین ئەویش نەی ئەوت. برنجیش ڕۆژ بە ڕۆژ لە سەرکەوتنە. ئەیانوت ئاغا فرۆشتوتە ئێستا برنج تا 6 قات سەرکەوتووە و هێشتا نەشت داوە بە کڕیارەکە پارەشت هەر وەرنەگرتووە. ئەمە 6 قات پارەی برنج شتێک بدە بە کابرای کڕیار زۆر مەمنونیشت ئەبێ خۆ ئەو هێشتا پوڵێکی نەداوە بە تۆ و برنجیش هێشتا نەهاتوۆتە بەرهەم تا تۆ بڵێت شتێکی تێدایە. برنج کڕی هەموو لایەک بە تەواوی ئەو ڕەحمان ئاغایان وەڕز کرد و حەیشیان پێتاڵ کرد. لە ئاخرا وتی ئەوە ئێوە ئەڵێن چی من برنجم فرۆشتووە خۆ شەرەفم نەفرۆشتووە
هەموم داوە بە مەلا حەسەنی عەلاف بچن لەوی بکڕن. حاجی مەلا ساڵحێکی هەولێری هەبوو، پیاوێکی دەوڵەمەند و بەدەسەڵات بوو. ڕۆژێک لە کۆڵانێکا ڕوپیەیەکی لێون ئەبێ زۆر بۆی ئەگەڕێ نایدۆزێتەوە. 7-8 مناڵکۆ ئەکاتەوە پیان ئەڵێ بگەڕێن بۆ ئەو ڕوپیەیە. هەر کەس دیەوە 2 ڕوپیەی ئەدەمێ. مناڵان ئەگەڕێن یەکێکیان ئەیبینێتەوە، ئەیداتەوە بە حاجی مەلا ساڵح، ئەویش لێی وەرئەگرێ و ئەیخاتە ناو باخەڵی و دەست ئەبا 2 ڕوپیە ئەدا بە مناڵەکە و لێک جیا ئەبنەوە. لیان پرسی حاجی مەلا تۆ ئەمە چی بوو کردت؟ 2 ڕوپیە دا بە ڕوپیەیەک. وتی من مەبەستم ڕوپیەکە نەبوو، بەڵام تا من ماوم هەر جار بگەیشتمایە ئەو شوێنە بە دڵما ئەهات کە من ڕوپیەیەکم لەو شوێنەدا ون کردووە، چاوێکم بۆ ئەژێڕە، ئێستا خۆمم لەوە ڕزگار کرد. لە سەردەمی خۆیان ڕابواردنی مانگی ڕەمەزان لە سولەیمانی جۆرە ڕابواردنێک بوو. ڕادیۆ و ئەملاو ئەولا هیچ نەبوو. یەکێک لەو ڕابواردنانە ئەوە بوو لە ساڵانی 1930 بەدواوە تا ڕادیۆ داهات. مەلا مستەفای حاجی مەلا ڕەسوڵ لە مزگەوتەکەی خۆیان، مزگەوتی باش چاوش، لە پاش ئەوە کە هەر کەسە لە ماڵی خۆیان بەربانگی ئەکردەوە ئەهات بۆ مزگەوت. نوێژی تەراویح بە جەماعەت ئەکرا. لە حوجرەکەدا سەماوەر تێ ئەخرا و خەڵک ئەچوونە ئەوێ دائەنیشتن. لە دەرەوەی گەڕەکیش هەر ئەهاتن. مەلا مستەفا دەستی ئەکرد بە خوێندنەوەی فتوحاتی شام، ڕستە ڕستە عەرەبیەکەی ئەخوێندەوە و هەر خێرا ئەیکرد بە کوردی، تام و لەزەتێکی تری ئەدایە. هەر کەسێک شەوێک بەهاتایە ئیتر دڵی نەئەهات بەجێی بێڵێ، کە ئەگەیشتە شوێنی شەڕ و سەرکەوتنی ئەسحابەیەک، دەنگی هەی باوکم هەی ماڵم لە خەڵکەوە بەرز ئەبووەوە. هەر لە بەینی ماوەیەکدا ئەوەستا پشوویەکی ئەدا و ئەیوت ئەول خالق چاتێکە. شەکر و چاش خەڵکەکە ئەیان هێنا. ئەگەر هەر شەوێ نەبوایە مەلا مستەفا خۆی ئەینارد ئەیان هێنا. برایم خان ئەو سەردەمە هەڕەتی بوو کە ئەهات دائەنیشت، ئەیوت ئابچن دەکەل لە شەکر و هۆقەیە چابێنن. بەم جۆرە ڕایان ئەبوارد هەتا پارشێو، کە سەڵای پارشێو ئەکرا هەر کەسە ئەچووەوە بۆ ماڵی خۆی. مەلا تۆفیقی عەتار ماڵەکەیان لە تەنیشتی مزگەوتەکەوە بوو. ئەویش لە ماڵەکەی خۆیان ئەم کۆڕەی پێکەوە ئەنا. ژوورەکان هەموو پڕ ئەبوون. چایەکی بۆ دائەنا، بینبینیش چایان ئەگێڕا بە عالەمەکەدا. مەسرەفی شەکر و چاو جگەرە هەمووی لەسەر خۆی بوو. ئەویش هەر فتوحاتی واقدی ئەخوێندەوە، جارجاریش غەزای بەدر و حونەینی ئەخوێندەوە. ئەو تا پارشێو دا نەئەنیشت. بە حسابی ئیمڕۆ ئەبوو بە سەعات 10 و 11 دوایی پێئهێنا و خەڵکەکە هەڵ ئەستان. ئەوی هەوەسی بوایە و خەوی نەهاتایە کە لەوێ هەڵ ئەستا ئەچووە کۆڕەکەی مەلا مستەفاوە، چونکە ئەو گەرم بوو تا پارشێو. پێش ئەوەی ئەم بەسەر هاتە بگێڕمەوە دەمەوێت پێتان بڵێم کە ناوەکار مانای چییە؟ ناوە دەفرێکی درێژ کراوە و قوڵە لە تەختە دروست کراوە. بنەکەی تەخت و تەسکترە، هەتا دێت بەلای لێواری سەرەوە فراوانتر ئەبێتەوە. لیباد و لۆکە کوتراوە و درواوە بە بنەکەیەوە. بنەکەی وە نەبێ قوڵ بێ وەکو دۆڵکە، بەڵکو درێژ و پانە. ئەو کەسەش کە ئەم ناوە هەڵەگرێ پێی ئەڵێن ناوەکار. جا شێخ محەممەد ئەمینی میرانی بۆی گێڕامەوە وتی ناوەکارێک لە سنە بوو، حەمالی ناو بوو. ئەو حەمالیە هەموو جارگایەکی خستووەتە ناو ناوەکەی، بە پەیژەی چلپلەکانەدا سەری خستووە بۆ نهۆمی دووهەمی سەربان. ئەم ئیشەی کە ئەکرد لە دوای تەواوبوون و لێبوونەوە بوو لە سواغی سەربانەکە. ئەو جۆرە خانوانە هی ئەعیان و پیاوە گەورەکانی سنە بوو کە لێی ئەبوونەوە گای ئەبردە سەربان، ئەوانیش خەڵاتیان ئەکرد. ئەمجا هەر بە شوێنەکەی خۆیان گایەکەی ئەخستە ناو ناوەکەی و ئەیهێنایەوە خوارەوە. ئەو ئاخر ڕۆژە کە ئەم ئیشە ئەبوو هەموو عالەمی سنە ئەچوون بۆ سەیری ئەم دیمەنە. جارێک یەکێ لە شازادەکانی ئێران ئەچێتە سنا، دوور نییە فەرامیرزا بوو بێ. ئەم باسەی بۆ ئەگێڕنەوە کە پیاوێک لێرەدا هەیە گا ئەباتە سەربان و ئەیهێنێتە خوارەوە. ئەنێریە بە شوێنیە ئەیهێنن، پێی ئەڵێ تۆ شتی واکەی؟ ئەڵێ بەڵێ. ئەڵێ دەی بابی بینم. ئەویش ناوەکەی دێنێ لەگەڵ گایەکە ئەیخاتە ناویەوە و سەری ئەخا بۆ سەربانی دەرماڵ.
شازادە ئەمەی بەلاوە سەیرە بێ خەڵاتێکی باشیەکە و پێ ئەڵێ پێم بڵێ تۆ چۆن ئەمە ئەەکەی ئەڵێ شاهم ئەم گایە کە تۆ بەم گەورەیە ئەیبینی گوێرەکەیەکی بچووک بوو ئەو ڕۆژە کە لەدایک بوو خستمە ناو ئەم ناوەیە بردمە سەربان و هێنامە خوارەوە لەو ڕۆژەوە هەتا ئێستا بووە بەم گایە هەموو ڕۆژێک ڕۆژ بوارم نەکردووە بردوومەتە سەربان و هێناومەتەوە خوارەوە یەکەم ڕۆژ کە ئەمە گوێرەکە بوو چۆن بووە هەستم بە قورسایی نەکردووە ئێستاش هەروامە شازادە ئافرینێکی تەواوی ئەکاو ئەڵێ چاککردن لە زۆرکردن و بەردەوامیدایە حسابی بکە لە 1940ەوە تا 1950 کە ساڵی کۆچی دوایی حاجی تۆفیقی پیرەمێرد بوو هەموو ساڵێ من لە 22 ئۆگۆستەوە لە بەغداد دەرئەچووم ڕۆ و کوردەواری بۆ ئاخری ئەیلول ئەگەڕامەوە لەو گەشتەما شوێنی هەرە زۆرم سولەیمانی بوو کە ئەچوومەوە سولەیمانیش ئەوە لە لای پیرەمێرد بوو قسە لێرەدا کە ڕابواردنی ئەو وەختەی سولەیمانی چۆن بوو پیرەمێرد ماڵەکەی لە تەنیشت مەکینەی کارەبا کۆنەکەوە بوو بەلای مزگەوتی هەمزاغاوە چاپخانەکەش هەر لەو ماڵەدا بوو لای ژووروی بەرهەیوان کە لەگی بوو لای خواروی مەوبەق و ژووری تر بوو خەلیل قوبوڵی و بامیەکەی بۆ دروست ئەکردین لای ڕاست ژووری چاپخانەکە بوو عەلی و ئەحمەد خەریکی چاپخانەکە بوون لای چەپ باخچە بوو حەوزەکەش لە ناوەڕاستی حەوشەکەدا بوو بە شەوان ئەربابی زەوق و ئەدەب کۆ ئەبوونەوە واتی ئەگەیشتم زیاتری لەبەر من بوو پیرەمێرد شووتی ئەخستە ناو حەوزەکە و بە چوار دەوری حەوزەکەدا میوەی ترێ و هەنجیر و هەڵوژەی دائەنە گڵۆپی کارەباش بەسەریەوە دیمەنێکی تری هەبوو دەنگی مەکینەی کارەباکەش لە دەنگی چەقەنەی ئاش ئەچوو ئەرباب کۆ ئەبوونەوە جەمیل ئەفەندی جەلال ئەفەندی سەیفەتحوڵڵا حاجی مستەفا ڕەمزی ئەفەندی مەلا مارف ئەمانە بێجگە لە جەلال ئەفەندی خەریکی یاری ئەبوون ئەو پەڕی یاریەکەش تا دینار و نیوێک بوو ئەوانە کۆڕێک بوون لەم لاوە لەبەر بەرهەیوانەکە کۆڕی ئەدەب و شعر بوو جەلال ئەفەندی زۆر جار مەلا مەحموودی بێخود مەلا مستەفای سەفوەد نەجمەدین مەلا هەندێ جار شێخ موحەممەدی خاڵ بەخۆی و براکانی و دەستەی خۆیەوە ئەهاتن فایق هۆشیار کە ئەو سەردەمە لە حقوق بوو بە هاوینان ئەهاتەوە منیش لە ناو ئەم دەستەیەدا بووم نوری عەلی ئەجزاچیش هەر ئەهات ئەو زیاتر لە قسەکانی ڕەزابەگی بۆ ئەگێڕامەوە کۆڕێکی تر لەو لاوە لە مەلا ئەحمەد دیلان و حەمەی بەکر و هەندێ جاریش ڕەشۆڵ بە دەنگە مەلائیکەیەکەیان و بە نەوای ئای نەوەک دانیشتوەکان بەڵکو دار و گوڵەکانیشان ئەخستە جوڵە پیرەمێردیش خۆی بەسەر ئەم کۆڕانەدا ئەسوڕایەوە لەگەڵ هەموویانە هاوبەشی ئەکرد تەنیا لەگەڵ گوێندەکانە نەبێ چونکە دەنگی خۆش نەبوو ڕەمزی ئەفەندیش گەلێ جار یاریەکەی بەجێ ئەهێشت و لەگەڵ ئەربابەکانیان تێکەڵاوی کۆڕ ئەبوون و چەند بەدەمی خۆش بوو کە ئەیوت خاڵە ناوی ناوم سوڵتان و شوعەرا مەبەستی بە خاڵە پیرەمێرد بوو خەلیلیش بین چای ئەهێنا و میوەی دائەنە وەختی وا ئەبوو خاڵە ئەیدۆڕان چونکە یاری نەئەزانی دۆڕانەکەش وەکو وتم ئەو پەڕی دینار و نیوێک بوو هەڵ ئەستا بە گۆچانەکەی دەری ئەکردن ئەیوت تەماشا کە دێن شووتی و میوەکەشم ئەخۆن و پارەکەشم لێ ئەبەنەوە بۆ سبەی شەوێ ئەو دەستەیە نەئەهاتنەوە نەهاتنەوەیان لەبەر خۆ عەزیزکردنیان بوو نەوەک لەبەر دەرکردنەکە چونکە ئەیان زانی دەرکردنەکە هیچ قیمەتی نییە ئەمجا بۆ ڕۆژی دوایی تر خاڵە بە تەلەفۆن و بەخۆی ئاشتی ئەکردنەوە و ئەیهێنانەوە منیش ئەمود خاڵە بۆچی بانگیان ئەکەیتەوە ئەیوت با جەمیل فێری ماڵان نەبێ بەم جۆرانە ئەم کۆڕانە ڕایان ئەبوارد تا شەو درەنگ ئەبوو ئەمجا بڵاوەیان لێ کرد ئەماینەوە من و ئەو دا ئەنیش داستانی کۆن و قسەی ڕابردووی بۆ ئەژێڕامەوە تا من خەوم ئەهات پاشەوە ئەچوو دەست نوێژێکی ئەشۆرد هەندێک قورئانی ئەخوێن دوو ڕکات نوێژیە کرد دوای ئەوە خەریکی نووسینی سەرمەقالە و نووسینی پەندی پێشینان بە شعر بۆ ڕۆژنامەی ژین ئەبوو ئەمە نمونەیەک بوو لە ڕابواردنی ئەو سای سولەیمانی ئەوە ئینگلیز ئیحتیلالی عراقی کردووە مێجەرسۆن لە سولەیمانی تۆزەکە زەبر و زەنگێکی وا ئەنوێنی هەر نەبێتەوە
فەرمانی دەرکردووە کە بە هەر شوێنێکە ئەو بڕوا ئەبێ خەڵکەکە هەموو ڕاوەستن و نەڕۆن تا ئەو ئەڕوە. ئەگەر بەناو بازارە تێپەڕی ئەبێ دوکاندارەکان بەرزە پێ هەموو ڕاوەستن. مەلا عەلی مەڵکەندی هەموو ڕۆژێ لە ماڵەوە ئەهات، دوکانەکەی لە خوار مزگەوتەکەی ناو بازارەوە بوو، ئەچوو لەوێ دائەنیشت مۆری هەڵئەکەن. ڕۆژێک مێجەرسۆن ئەیەوێ بچێ بۆ ناو بازار، لە سەرا دەرئەچێت و ڕاست سەرە و خوار ئەبێتەوە بۆ ناوەڕاستی بازارەکە، بەبەر هەر دوکانێکە ئەڕوا خاوەن دوکان بەرزە پێ ڕاست ئەبێتەوە. بەو جۆرە ئەڕوا تا ئەگاتە بەر دوکانەکەی مەلا عەلی، سەیرەکە مەلا عەلی قورئانێک لەو لایەوە و مۆرێکیش بەدەستیەوەیە هەڵی ئەکەنی، نەهەستا و نەسەریشی لەسەر مۆرەکە بەرز ئەکاتەوە. مێجەرسۆن لەمە زۆر تووڕە ئەبێ، گوێ ناداتێ ئەڕوا سەرە و خوار لەو لاوە ئەگەڕێتەوە تەماشاکە مەلا عەلی هەر لەبەری هەڵناستێ، ئەچێ لەبەر دوکانەکەیە ڕائەوەستێ، ئەویش سەر بەرز ناکاتەوە، بە تووڕەییەکەوە ئەڵێ مەلا عەلی ئەوە بۆچی هەڵناستی؟ مەلا عەلی سەر لەسەر مۆرەکە بەرز ئەکاتەوە تەماشاکە، ئەمە مێجەرسۆنە. ئەڵێ بۆچی هەستم؟ ئەڵێ نامناسی؟ ئەڵێ بۆچی ناتناسم؟ مێجەرسۆنی. ئەڵێ فەرمانەکەی منت نەبیستووە؟ ئەڵێ بەڵێ بیستومە. ئەڵێ کەواتە بۆچی هەڵناستی؟ ئەویش ئەڵێ ئەم قورئانەی ئێمە ئەفەرموێ لا يتخذ المؤمنون الكافرين أولياء من دون المؤمنين. مێجەرسۆن زۆڵ و شەیتانە بێ ئەڵێ مەلا عەلی تۆ ئەو ئایەتە بۆ من ئەخوێنیتەوە، ئەی سەیری ئەو ئایەتە بۆ ناکەی کە ئەڵێ قل اللهم المالك الملك تؤتي الملك من تشاء وتنزع الملك ممن تشاء وتعز من تشاء. مەلا عەلی وا هەردانیشتووە و هەڵناستی ئەڵێ بەڵێ ئاگام لەوەش هەیە، بەڵام تۆ و غەیری تۆش ئەبێ ئاگاتان لەو ئایەتەش هەبێ کە ئەفەرموێ وابتغي فيما أتاك الله الدار الآخرة ولا تنس نصيبك من الدنيا وأحسن كما أحسن الله إليك ولا تبغي الفساد في الأرض إن الله لا يحب المفسدين. مێجەرسۆن هەر چاوەڕێ ئەوەیە کە مەلا عەلی لەبەری هەستێ و ئەویش هەر هەڵناستێ. حاجی ئاغا ئەو سەردەمە مدیری پۆلیس ئەبێ لە سولەیمانی کە ئەچێتەوە ئەنێرێ بە شوێن حاجی ئاغادا ئەڵێ بچۆ مەلا عەلیم بۆ بێنە. مدیری پۆلیس دێت و مەلا عەلی هەڵەگرێ، لە ڕێگەدا پێ ئەڵێ من کار بەدەستێکم لەبەردەست ئەم حاکمەدا ئەبێ بێم و فەرمانەکەی جێبەجێ بکەم. تۆیش خەڵکی وڵاتەکەمی و پیاوێکی پیر و محتەرەمی، تکات لێ یەکەم نەختێ بە نەرمونیانی لەگەڵ یا بژۆڵێەوە و ڕەوشتی چاوپێکەوتنت لەبەر چاو بێ. مێجەرسۆن پیاوێکە کۆ لە هیچ ناکاتەوە و ئێستا حاکمی ئەم وڵاتەیە، بێ ئیحترامیەکت لەگەڵ بکە ئێمە هەموو بەمە دڵبریندار ئەبین و هیچیشمان لەدەست نایە. مەلا عەلی ئەباو لە لای مستەفا بەهجەت دای ئەنێ کە ئەو سەردەمە ئەو سکرتێری نووسینی مێجەرسۆن بوو، خۆی ئەچێتە ژوورەوە ئەڵێ جەنابی مێجەرسۆن مەلا عەلی حازرە. ئەڵێ با بێتە ژوورەوە. ئەو دەرەچێ و مەلا عەلی ئەچێتە ژوورەوە، مدیری پۆلیس و سکرتێر و کاربەدەستانی تر لە پەنجەرەوە بێ یا لە هەر کوێیەکەوە بێ سەیرەکەن بزانن چی ڕوو ئەدا. کە مەلا عەلی ئەچێتە ژوورەوە، مێجەرسۆن لە شوێنەکەی خۆی هەڵ ئەستێ و دێ بە پیریەوە دای ئەنێ و خۆی لە لای خواروویەوە دا ئەنیشێ، ئەنێرێ چاو قاوە و شتە دێنن و ئەکەوێتە قسەکردن لەگەڵیە، وەکو ئەو کارەساتەی بازار هەر ڕووی نەدابێ. لە پاش قسە و ماریفەتێکی زۆر ئەڵێ مەلا عەلی تۆ پیاوێکیت لە باری گوزەرانەوە زۆر تەواو نیت، ئێمەش ئەمانەوێ پیاوێکی زانای وەکو تۆ ئەم وڵاتە کەڵکی لێوەر بگرێ. ئێستا ئەوا من داد ئەنێم بە مامۆستای مەکتەب مانگی بە 250 ڕوپیە، تۆیش بۆ خۆت نەختێ ئەبوژەیتەوە و باری ژیان و گوزەرانت چاک ئەبێ. مەلا عەلی ئەڵێ جەنابی مێجەرسۆن سوپاسدانەکەم من گوزەرانم هەیە. مێجەرسۆن ئەڵێ ڕەنگ بێ بەکەمی بزانی با 300 ڕوپیە بێ. جەنابی مێجەرسۆن خوا ئەفەرموێ فابتغوا عند الله الرزق واعبدوه واشكروا له إليه ترجعون. دیسان ئەفەرموێ إن الله هو الرزاق ذو القوة المتين. جەنابی مێجەرسۆن من لە مزگەوتەکەی مەڵکەندی نوێژەکەم،
هەموو ڕۆژێ دێمە دوکانەکەم مۆر هەڵ ئەکەنم ئەوە خوا بەوە ڕزقی داوم و پێوە بەڕێوە ئەچم لەوە زیاترم ناوێ ومن يتوكل على الله فهو حسبه مێجەرسۆن گەلێکی لەگەڵا خەریک ئەبێ بێکەڵک ئەبێ لە پاشا ئەڵێ مەلا عەلی ئەوە من تاقیم کردیتەوە بەو دینەی کە من هەمە و تۆ هەتا قبوڵت بکردایە ئەموت ئەوی خراپ و ناشایستەیە لەگەڵ یان بکردیتایە تا ئەیان بردیەوە دوکانەکەی خۆت بۆم دەرکەوت لەم وڵاتەدا هەر مەلا عەلی مەڵکەندی هەیە و لە ئێستا بەدواوە تۆ هەر ئیش و کارێکت ئەبێ بە هەر دایەرێک بەبێ گیر و گرفتی هەموو ئیشێکت بۆ بڕوێنن ئەڵێ جەنابی مێجەرسۆن هیچ ئیشێکم بە هیچ دایەرێک نییە ئیشم بە تەنیا دوکانەکەی خۆم هەیە و مزگەوتەکەی مەڵکەندی پاش ئەم قسانە هەڵ ئەستێت و مێجەرسۆن بەڕێی ئەکا تا لە ژوورەکەی دەرئەچێ و زۆر نەوازشیشی لەگەڵ ئەکا لە ڕاستیدا مەلا عەلی لەو سەردەمەدا لە باری گوزەرانەوە زۆر پەرێشان بوو بەڵام ئەو تەوەکل و بڕوایە وای لێ کرد لە پاشا بوو بە دەوڵەمەندێکی باش و چەند حەجی کرد و لە ئەو پەڕی خۆشگوزەرانی ئەو سەردەمەدا ڕای ئەبوارد هەندێک لەم بەسەرهاتی مەلا عەلیە خەسرە و ئاغای حاجی ئاغا بۆی گێڕامەوە نەسرەت خانمی سەقزی سەرەتا هاوسەری عەبدوڵڵا بەگی مزباح بوو ئەو نەسرەت خانمە کە لە هەموو ئەو وڵاتەدا بە یەکەم نازدار و کڵاولار ناوبانگی دەرکردبوو لەگەڵ مزباحدا ڕێک نەکەوتن دوای ئەو مێردێک و دوو سەرە هاتە سەر سەیفەدین خانی سەقز سەیفەدین خان کەوتە سەر ئەوە کە بیهێنێ هەر لەو سەردەمانەدا برازایەکی عەلیاغای گەورک کە ئەم عەلیاغایەش کۆنەمێردی نەسرەت خانم بوو ئەویش هەر کەوتە سەر ئەوە کە نەسرەت خانم بیهێنێ ئەو کوڕە بەڕاستی جوان و چاک و شۆخ و شەنگ بوو تازە پێی نابووە بەهاری گەنجی هەڕەتی هەرزەکاری بوو وەکو گزارشتێکی کوردی هەیە ئەڵێ خوشکی خۆی عاشقی ئەبوو سەیفەدین خان تۆزێ چوو بووە ساڵەوە لە چاو ئەودا هیچ نەبوو ڕێکەوت شتی سیر دێنێتە پێشەوە لەو وەختەدا کە سەیفەدین ئەچێ بۆ خوازبێنی نەسرەت خانم کوڕەکەی برازای عەلیاغاش هەر ئەچێ بۆ ئەو نیازە ئەو بە جلوبەرگ و تەدارەکی سەقزی و ئەم بە شەرواڵ و مراخانی و پشتێنی پەشمی دەستوری گەورکیەوە لە ماڵی نەسرەت خانم کۆ ئەبنەوە سەیفەدین خان هەست ئەکا کە ئەو کوڕە تەدارەکە بۆچی هاتووە و ئەگەر بێتە سەر جوانی و تەمەنیش ئەو کوڕە لە جوانی و لە تەمەنیشا لەمی ئەباتەوە و ئەزانێ کە نەسرەت خانمیش ئەکەوێتە شوێن ئەو جۆرەشتانە ئەڵێ ئەگەر نەکەومە خۆم ئیشم لە دەست چووە هەردووکیان دوو بە دوو لە ژوورەکەی ماڵی نەسرەت خانمدا دانیشتون ژوورێکی تریش بە تەنیشت ئەو ژوورەوە ئەبێ کە دەرگایان بەسەر یەکەوە ئەبێ نەسرەت خانمیش هەستی بەوە کردووە کە ئەم دووە لە دڵا بە تەمای ئەون و گوایە بە جۆرێکی نادیار بۆ خوازبێنی ئەو هاتوون سەیفەدین خان چاوەڕێی ئەوە ئەکا کە نەسرەت خانم ڕێی بکەوێتە ژوورەکەی تەنیشت ئەمانەوە بۆ ئەوە سەری هەندێک قسەدا بمەزرێنێ نەسرەت خانم بە ئیش ڕێ ئەکەوێتە ئەو ژوورە سەیفەدین خان چاوی لێیە ئیتر بەسەریان ناڕوە خێرا ڕوو ئەکاتە کوڕەکە و ئەڵێ بەڕاستی ئەم شەرواڵ و مراخانی و شەدەیە شتێکی نایابە و مبارەکت بێ جوانێکی وەکو تۆ هەر ئەبێ شتیوا لە بەرکە ئەتوانم بڵێم جوانی و شەوکەتی تۆیەوە ئەم جلو بەرگەی جوان کردووە نەسرەت خانم گوێی لەم قسەیە ئەبێ هەرچەندە بە ئیش هاتبوو بۆ ئەو ژوورە بەڵام ئیستێکی بۆ ئەکا و گوێ ڕائەگرێ بۆ قسەکە سەیفەدین خانیش ئەزانێەوە ئەو لەوێ خۆی داگرتووە لەسەر قسەی خۆی ئەڕوا و ئەڵێ شەوکەتی وا و جلو بەرگی وا ئەبێ سەر و سواریەکی چاکیشی هەبێ کوڕەش ئەڵێ خان ئەوە تۆ لوتفت هەیە هەرچەندە ئەیبیشە خۆم بیڵێم بەڵام لە سایە سەری تۆوە ئەتوانم بڵێم لە هەموو گەورەکدا ڕنگ بێ سوارێکی تری وەکو من نەبێ لە نیشان شکاندنیشدا مەل بە هەواوە ئەخەمە خوارەوە سەیفەدین خانیش ئەڵێ ئەلحەمدولله زۆرم پێخۆش بوو کە ناسراویم لەگەڵ جوان چاک و سوار چاکێکی وەکو تۆدا پەیدا کرد ئەوە نەسرەت خانمیش لەو دیوەوە هەروە گوێی لێیە سەیفەدین تێهەڵ ئەچێتەوە ئەڵێ ئاغاواتی گەورک دەوڵەمەندن و لە هیچ شتێکە ناتەواویان نییە بەڵام ئاخ
هەرچەندە خۆ ئەوەش پیاوەتیە لە ڕووی ماڵ و ماڵداریەوە بەرەڵاییەکیان هەیە و هیچ گوێ نادەنێ. خۆ منیش هەروامە، بەڵام دیسان هەر پێم ناخۆشە، نازانم تۆ لەو ڕۆوە چۆنی؟ کوڕەش ئەڵێ دەسا وەڵڵا من وانیم، پوڵ بە پوڵ و شایی بە شای حسابەکەم و نایڵم لەو ماڵەدا دەنکێگەنم بە خۆڕایی بڕوە. زەردەخەنەیەکی بۆ ئەکاو ئەڵێ خان ئەی لەم ڕۆوە جەنابت چۆنی؟ ئەویش ئەڵێ پێم وتی منیش هەر وەکو گەورێک بەرەڵام لەو ماڵەی خۆما بەبار قەند و چای و برنج و ڕۆن و کوتاڵ ئەخەمە بەردەستیان و ئاگام لە هیچ نییە، مەگەر ئەوەندە نەبێ پێم ئەڵێن زەخیرە نەماوە، ئەنێرم ئەوەندەی تردێن و ئەیخەنە بەردەستیان. تەنانەت بۆ ئیش و کاری مڵکداریش هەر هەمووی ئەدەمە دەست کابانی ماڵ و ئەو بە سەریدا ڕائەگا، من تاقەتی ئەو حساب و وردەکاریانم نییە. نەسرەت خانم گوێی لە هەموو ئەو قسانە بوو و ئەوەشی زانی کە نیازی ئەم دووە هەردووکیان خوازبێنی ئەوە. لە دڵا وتی من مێرد بە یەکێک ئەەکەم کە حسابم لەگەڵ نەکا، نەیەکێک بێت کە لەسەر هەموو شتێکی ورد و درشت لەگەڵ ما حسابم بکۆڵێتەوە. بڕیاری خۆی لەسەر ئەوەدا کە مێرد بە سەیفەدین خان بکە نەک بەو کوڕە. قەدەر هێنای لە ئاخرا مێردی بە سەیفەدین خان کرد و کوڕیشی لێی بوو. سەیفەدین خانیش بەو تەونەکە نایەوە بۆ کوڕەکە بوو بە خاوەنی نەسرەت خانم. لە ساڵی 1946 بەدواوە مەدرسە شەرافەتی ئێرانی هەبوو لە بەغدا لە بەری کەرخ لە بەیت النەواب بەسەر ڕووباری دیجلەدا ئەیڕوانی. پاشان ئەو مەدرسەیە هاتە بەری ڕەسافە شارع ڕەشید حەیدەرخانە. کتێبخانەیەکی چاکیان هەبوو. من ئەو سەردەمانە لەگەڵ گۆڤاری گەلاوێش خەریک بوو، جگە لەمەش گەڵاڵەی مێژووی ئەدەبی کوردیم دانابوو. لەو مێژوەی پێشوو بەدواوە هاتوچۆی کتێبخانەی ئەو مەدرسەیەم ئەکرد بۆ سیرکردنی سەرچاوە، هەم بۆ مێژووی ئەدەبی کوردی هەم جارجاریش بۆ گەلاوێش. بەو بۆنەوە ناسراویم لەگەڵ دەستە و دایرەی مامۆستاکانە پەیدا کردبوو. ئاغای محەممەد عەلی خوانساری مفتیشی هەموو مەدرسەکانی ئێرانی لە عێراق گەلێ جار لەو مەدرسەی شەرافەتە یەکمان ئەگرت و قسەمان ئەکرد. جارێک قسەمان سەری کێشا بەلای کورد و زمان و ئەدەبی کوردەوە. هەڵیدایە وتی کورد و فارس یەک ڕەگەز و نەتەوەن. وتم بەڵێ وایە و هەردووکیان لە ڕیشە زمانەکانی ئارین. وتی زیادە لەمە ئەمانە هەردووکیان بران و لە ئێرانە هیچ جاییەک لە بینیانە نییە. وتم وەکو جەنابت ئەڵێیت لەوێ هیچ جاییەک نییە، بەڵام ئێمەی کورد ئەوا لە عێراقدا گۆڤار و ڕۆژنامەمان هەیە و بە زمانی خۆمان لە قوتابخانەکانە ئەخوێنین و بە زمانی خۆمان کتێبدا ئەنێین. وتی بەڵێ، بەڵام لە ئێرانە لەبەر ئەوە کە بران ئەو جاییە لە بینیانە نییە، هەموو بە زمانی فارسی ئەخوێنن. وتم باشە برا، بەڵام ئەم برایەتیە هەر ئەبێ بەلای فارسیدا بڕوە، بۆچی ئەبێ تۆزێکیشی بەلای برا بچووکەکەدا نەڕوە؟ خۆ بران با لە ناوچەکانی کووردا تۆزێ بە کوردی بخوێن و کەمەکێکیش لە ناوچەکانی تریا تۆزێک لەم زمانی براییە بزان و بخوێنن. لە هەموو وڵاتی کوردەواری ئێراندا ئەگەر یەک تاقە قوتابخانە هەبوو کە بە زمانی کوردی بخوێنێ، ئەو وەختە من هەموو حەقێکت ئەدەمێ. ئەگەینا برای چی و کەی برایەتی وا ئەبێ؟ وا دیارە برایەتیەکەی کورد و فارس لە ئێرانە وەکو ماڵبەشکردنی دوو براکەیە. وتی ئەوە چی بوو؟ وتم ئەگەر برا بووینایە تۆزێک لە زمانی ئەم برایی خۆتان ئەزانی، بۆ ئەوە ئەو کارە ساتە لە گۆڤاری گەلاوێش بخوێننەوە کە گەیشتە ئەم شوێنە ئەو دوایی بە قسە هێنا و ئیتر منیش لە سەری نەڕۆیشتە. مەلا ئەمینی جەفار هەبوو لە سولەیمانی تا شەڕی گەورەی یەکەمیش هەرما بوو. کەواو سەڵتەی لەبەرا بوو، جامەدانەی ئەبەز بەسەرەوە، هەندێک جاریش مێزەرەی سپی، کتێبی جەفرەکەی لە باخەڵا بوو، دای ئەنا بەناو شارە ئەگەڕا، زۆر خەڵک ئەچوون بۆ لای جەفریان پێ ئەگرتەوە. جەفر زانیاریەکە کە دەنگ و باسی لەمە و دوا ئەدا بەدەستەوە. ئەم زانیاریە زانیاری ئەستێرە ژمێر نییە، عیلمی ڕەمڵیش نییە،
ڕەمل ئەوەیە کە کابرای ڕەممال هەندێ لم ئەکاتە ناو دەوریەکەوە ئەو کەسەی کە ئەچێ ڕەملی بۆ بگرێتەوە کابرا لمەکە لە ناو دەوریەکەدا پان ئەکاتەوە و سافیەکە بە پەنجە چەند خەتێکی پیا دێنێ و پێچەڵێ و چێکی تێدا ئەکا و پاشان بە کابرا ئەڵێ ئیشەکەی تۆ ئاوایە و ئاوایە. ئەم ڕەملگرتنەوەیە و نەبێ شتێکی بە بناغە بێ بەڵکو کابرای ڕەمال بە ئارەزووی خۆی قسەکە و بۆ خەڵک هەڵخەڵەتاندنە. بەم ناوەوە نانێکی پێوە ئەخوا بەڵام جەفر وا نییە بناغەی هەیە بەڵکو عیلمە. مەلا ئەمینی جەفار کە کتێبەکەی ئەگرتەوە بەردەمۆرەکەی ئەهێنا ئەم بەردەمۆرەیە 6 پاڵووی هەبوو لە وێنەی قاڵ بە سابوونیەکە بەڵام بچووک بوو تۆزیە لە نۆکێ گەورەتر لە هەر لایەکەوە حرفێکی نووسرا بوو هەر جارە کە هەڵی ئەدا ئەو حرفەی کە ئەیهێنا قەڵەمێکی بەدەستەوە بوو کاغەزی لە بەردەما بوو حرفەکەی ئەنووسی ئەمجا هەڵی ئەدایەوە حرفێکی تری ئەهێنا و یا هەر حرفی پێشووی ئەهێنایەوە ئەویشی لە پاڵ ئەوی ترا ئەنووسی تا 20 جار ئەم ئیشەی ئەکرد پاشان حرفەکانی لێک ئەدا تا وشەی لێ دروست ئەبوو ئەم وشانەی بە دێڕێکی تر ئەنووسی دوای ئەمە ئەو کەلیماتانە کە 3 حرفی بوونایە و معنایەکی بدایە ئەگەر لە کەلیمەکەی تەنیشتی حرفێکی بخرایەتە سەر معناکە ئەبوو بە شتێکی تر کەلیمەکەی تەنیشت ئەوە حرفێکی لێکم بووەوە لە کەلیمەکەی تەنیشتی ئەوە بەلای چەپەوە حرفی بۆ ئەهێنا و ئەیخستە سەری تا ئەبوو بە کەلیمەیەکی معنادار لەسەر ئەم جۆرەش دێڕێکی تری دروست ئەکرد بەم تاوتووە کە ئەیکرد 5-6 دێر دروست ئەبوو پاشان کتێبەکەی ئەکردەوە سەیری ئەو شەو دێڕانەی ئەکرد و سەیری کتێبەکەی ئەکرد کتێبەکە ئەیوت ئەگەر فلانە وشە لەگەڵ فلانە وشەدا بوو و یا چەند وشەی ئاوا و ئاوا کەوتبوونە پاڵیەک معناکەی ئەوەیە ئەو ئیشە ئەوەیە و ئاوایە لە ڕاستیدا ئەو ئیش و مەرامە نادیارە هەر شتێک ببوایە ڕوونی ئەکردەوە و وەکو هێلکەی پاکرا و ئەیدا بەدەستەوە مەلا ئەمینیش ئیتر مەبەستەکەی ئەوت بە کابرا لە ئەنجامە ئەو ئیشە وەکو جەفرەکەی وتبووی هەروە ئەهاتە پێشەوە بۆ ئەم جەفرە ئەتوانرێ بوترێ مەلا ئەمین یەکەمین کەس بوو لە سەردەمی خۆیە و لە چەرخی خۆیە. جاران لەو کوردەواریە نەوەک جاران بەڵکو ئێستاش یەکێک کە ژنی ئەهێنا نەئەبوو بەزاوە ئەیانوت ئەمە بەستراوە کابرا ئەکەوتە گەڕان بۆ لای شێخ و مەلا بۆ نوشتەکردن و چاری ئەم دەردەی کە بەڵکو بکرێتەوە ئاسە بیجەڕێنە هەبوو لە سولەیمانی کە ئیشی هەر ئەوە بوو بەستراوی ئەکردەوە کابرای بەستراو کە لە هیچ لایەک هیچی بۆ ناکرا بە ناوبانگەی ئاسە بیجەڕێنە ئەهات بۆ سولەیمانی و ئەچوو بۆ لای ئەیوت میمکە ئاسە بیکەوە خاتری خوا چارێکمان بکە میمکە ئاسەش خۆی تەنگ ئەکردەوە و ئەیوت بڕوانێ باوکەم بۆ وازم لێ ناهێنن بەهۆی جەزرە بەیجنۆکە و شەیتانی ئێوەوە ئەوە تا هەر ئێسقانەکەم ماوە کابرا کە گوێی لەمە ئەبوو ئەوەندەی تر شێرگیرتر ئەبوو دەستی ئەپێچان بەداوێن یا ئەیوت بیکە بە خاتری ئەو خوایە کە ئەو بەهرەی داوەوە تۆ ئەگەر چارمان نەکەی ئاسەش ئەیوت بەڵیام چی باشە با ئەم جارەش بۆ ئێوە بێ ئاسە دوو ژووری لە خانوەکەیە هەبوو کابراش کە ئەهات بە خۆی و ژنەکەیەوە ئەهات ئەمجا میمکە ئاسە لە یەکێک لە ژوورەکانی جامی ئاوی ڕوونی ئەهێنا چارۆکەیەکی ئەهێنا ئەیدا بەسەر جامە ئاوەکەدا دارێکی ئەدایە ژێر چارۆکەکە چارۆکە وەکو چادری لێ ئەهات بەسەر ئاوەکەوە ئەمجا کابرای بەستوو ژنەکەی ئەهێنا تۆزێک نزیک لە ئاوەکەوە دای ئەنان خۆی ئەچووە ئەو لای چارۆکەکەوە بە جۆرێدا ئەنیشت کە چارۆکەکە بکەوێتە بینی ئەو ژن و پیاوەکە مەقەڵیەکی ئاگریشی لەو لای خۆیەوە دائەنا قانگی ئەکرد بەسەرا کۆت و قەڵەمێک و تۆزێ کاغەزە شڕەشی لە تەنیشت خۆیەوە دائەنا لە پشت چادرەکەوە دەمی ئەدا بەیەکە هەندێشتی وەکو جۆڵ و تەیپ و جادوو گەلێک بێنەوە بزانم کابرا و ژنەکە ئەوەندەیان ئەزانی شڵپە شڵپ و جروکە جروکێک لە ناو جامە ئاوەکەوە پەیدا ئەبوو ئەمجا باجی عاسم هەر لە پشت پەردەکەوە ڕووی ئەکردە جروکەکە و ئەیوت قسە بکە کێ ئەحەی بەستووە ئەگەر کابرا ناوی ئەحەب وایە ئەگەر شتێکی تری ناوبوایە بە ناوەکەی خۆیەوە ئەیوت جروکە و شەڵپەکە کز ئەبوو ئیتر دەنگی نەئەهات باجی عاسم تووڕە ئەبوو ئەیوت مەلعون قسە بکە لە منی مەشارەوە شەڵپە و جروکە ئەکەوتنەوە دەنگ ئەمیش ئەیوت ئێ کام چاڵ کەی
ئەوە جروکەش هەر جروکەی دێت و ئاوەکەش هەر شڵپە شڵپەکە ئەیوت بۆم بیانن اینجا دوای ئەوە ئەیوت چۆن ناتوانن ڕێگا دوورە یان نزیکە چاڵ قوڵە یا قوڵ نییە من ئەمانە نازانم ئەبێ هەر ئێستا بۆم بێنن ئەمجا ئەیوت ئەو مەلعونە ناوی چی و کوڕی کێ بوو جروکەکە تۆزێ دەنگی نزم ئەبووەوە پاشان ئەیوت تۆڵپەی کوڕی گۆڵپە ئەی چی شلخەی کوڕی ملخە چیڕەیەکی لە قەڵەم و کاغەزەکەەوە ئەهێنا و ئەیخستە ناو مەقەڵیە ئاگرەکە و ئەمە گوایە ناوی شڵخەی کوڕی ملخەی نووسی و سووتاندی لەو وەختەدا کە کاغەزەکەی ئەخستە سەر مەقەڵیەکەوە باجی عاسم خۆیشی دەنگی لێوە ئەهات و ئەکەوت بەلادا کە ئەمە لەبەر دەستی جنۆکە بێهۆش بوو کوڕژنە گوێیان لە ئەم هەموو کارە ساتێ جروکە و شڵپە ئیتر بێدەنگ ئەبوو باجی عاسم ئەهاتەوە هۆش چەند تاڵەموو و یا چەقۆیەکی پێشتر حازر کردووە هەڵ ئەستا ئەهاتەوە بۆ لای کوڕژنەکە ئەیوت کوڕم شڵخەی کوڕی ملخە کە لە خێوەکانی کێوی قافن لە وەختی مارە بڕینتانە یا لە نیوە شەوی دوای مارە بڕینتانە تۆی بەستووە و فوی کردووە بەم وانەدا و کردوونی بەگرێ کوێرەوە خستونیە چاڵی مەغربەوە بۆ یەکێکی تر اینجا ئەیوت ئەفسونی خوێندووە بەم چەقۆیەدا و دەمی ناوەتە یەک خستوویەتیە چاڵی جابولقاوە و پاشان پێ ئەوتن من ئەو خێوانم بان کردن لە ناو ئاوەکەدا بوون تێم خوڕین کە بچن بهێنن هێنایان ئەمە مووەکانە کراونەتەوە ئەوە چەقۆیەکەیە کراوەتەوە ناوی ئەو شەلخە مەلعونەشم نووسی خستمە سەر ئاگرەکە و سووتانم کە ئەم سووتان عەشیرەتی شەلخە هەموو دەوریان لێدام من دوعای ئەبوو دووجانم لەبەر بوو خوێندم ئەگینە ئەیان کوشتم بەڵام لەبەر ئەوە کە ئەوەندە ناشرین بوون بێهۆش کەوتم هەموو ئەو عەزیەت و ئازارانەیە بۆیە من هەروە چڵ و چێوەکەم ماوە هەستن بچنە ئەو ژوورە بە بێترس ئیشی خۆتان بکەن کابرا پەلی ژنەکە ئەگرێ و ئەچنە ژوورەکە دڵی بەهێزە چونکە گوێی لە هەمووشت بووە و کراوەتەوە شاپڵیتە ئەکەوێتە کار و ڕووباری ماوەران ئەڕژێ سەرباری ئەو دیاریە کە پێشتر هێناویانە بۆ باجی عاسم هەندێ پارەی تریشی بەدەست خۆشانە بۆ دائەنێن ماڵ ئاوایی ئەکەن لەگەڵ هەڵگرتنی پەڕۆی بووکێنی ئەچنەوە بۆ ماڵەوە نووسینی ئەم باسە تەنیا بۆ دەرکەوتنی ئاسە بیجەڕێنە بوو دوور نییە هەندێک کەس بڵێن مچەی حەبێ کشمیش و ئاسە بیجەڕێنە بۆچی ئەبێ بنووسرێن منیش ئەڵێم ئەگەر ئێمە تا ئێستا لە هەموو ڕوویەکەوە شتمان بۆ بنووسرایە ئەدەبەکەمان زۆر دەوڵەمەند ئەبوو ئەگەر ئێستا نرخی ئەمانە نەزانرێ ڕۆژێک ئەبێ نرخیان زۆر چاک ئەزانرێ بۆ مێژوو جەمال عارف بۆی گێڕامەوە وتی ساڵی 1932 لە سولەیمانی بە ناوی مەولودیەوە کۆبوونەوەیەک لە مزگەوتی گەورەدا کرا و هەندێک قسە و باسی نهێنی لەو کۆبوونەوەیەدا لەگەڵ چەند کەسێکا کرا شێخ مەحموو کاغەزێکی بۆ شێخ ئەحمەدی بارزانی و هەندێ لە سەرۆک عەشرەتەکانی وڵاتی بادینان نووسی کە ئەوان لەو وڵاتەوە شێخیش لە وڵاتی ئەملا قۆڵ بکەن بە قۆڵی یەکاو بە هەموویانەوە بچن بەگژ حکوومەتی ئەو وەختەدا بۆ وەرگرتنی حەقی کورد وتی ئەم کاغەزە درا بە من کە من بچم بیگەێنم و وەڵام بێنمەوە وتی ڕۆیشتم بە بێدەنگی و چاوم بەگەلێ لەو ڕئیس عەشیرەتانە کەوت و کاغەزم دانێ ماجد مستەفا ئەو وەختە قایمقام بوو لە ئامێدی بە ناوی هاوڵاتی و زابتی و دۆستایەتیەوە بووم بە میوانی ئەو پێی وتم جەمال چۆن هاتووی بۆ ئەم وڵاتە وتم بۆ گەڕان و بۆ دیدەنی تۆ یەک دوو ڕۆژی تری پێچوو دیسان لێی پرسیمەوە چۆن هاتووی بۆ ئەم وڵاتە منیش هەر بەو جۆرە وەڵامم دایەوە و مانەوەشم ئەو چەند ڕۆژە لەوێ بۆ ئەوە بوو کە ڕئیس عەشیرەتەکان هەموو پێیان وتم ئێمە لەگەڵ ئەم بزوتنەوەیە داین پاش چەند ڕۆژێک وەرەوە جوابی کاغەزەکەشت ئەدەینەوە بیبەوە بۆ شێخ مەحموو وتی ئەوەندەم زانی ماجد دەستی برد یەکەیەکە ئەو کاغەزانەی کە من هێنا بووم بۆ سەرۆکی عەشرەتەکان و زۆر بە نهێنیش ئیشەکەم گرتبوو دەری هێنا و خستیە بەردەستم وتی هەروە لە شوێنەکەی خۆم وشک بووم
بە شوێن ئەوەدا دەستی برد کاغەزێکی تری دەرهێنا کە لەلایەن متەسەڕیفی مووسڵەوە نێردراوەتە سەر ئەو کە بەو ناوەوە قایمقام بمگرێ بە باڵبەستی بمنێرێ بۆ مووسڵ و لەوێوە بمنێرن بۆ بەغدا کە ئەمەم دی هەر بەجارێ وشک بوون. وشک بوونەوەکەم لە ترسی گرتنەکە نەبوو، لەوە بوو کە من ئەم ئیشەم زۆر بەنهێنی گرتووە کەچی بەم جۆرە بڵاو بووەتەوە. وتی ماجد پێی وتم جەمال ئەگەر تۆ ڕاستەکەی وەرەوە ئەوە ئێستا من پیاوی حکوومەتم، لەم دەقیقەیە زیاتر نییە تفەنگ ئەکەمەشانم، ئەوە ئارارات دیارە پێکەوە ئەچین و ئەدەینە شاخ، چیمان پێ بکرێ ئەیکەین، خەڵکی تریش لەوێ هەیە لەگەڵ ئەوان دەست ئەکەین بە ئیشکردن. تۆ هاتوویت بۆ لای ئەمانە هەموو درۆکەن، هەمویان لە ژێرەوە لەگەڵ حکوومەتن، یەکەیەکە ئەو کاغەزە نهێنیانە کە تۆ هێناوتە بۆ ئەوان هەمویان هێناوە بۆ من، بەوە شەوە نەوەستان خەبەری ئەم هاتنەتیان گەیاندۆتە متەسەڕیفی مووسڵ، ئەویش بە فەرمانێکی ڕەسمی کردوویەتێ سەر من کە بتگرم و بە باڵبەستەیی بتنێرم. ئەمەیە حاڵی ئەم سەرۆکانە. بەبێ چرپە بەو شوێنەدا کە هاتوویت هەر بەو شوێنەدا بگەڕێەوە و خەبەرەکە بەرەوە بۆ شێخ، من نادگرم ئەگەر سەریشم تێدا چووە. وتی هەندێ پارەی دامێ خۆی لەگەڵم هات تا قەراغی شارەکە بەبێ ئەوە پۆلیس بزانێ ڕەوانەی کردم خستمێ سەر لاڕێگەیەک و وتی لێرەوە بڕۆ. وتی تا لە سنووری ئامێدی دەرچووم هەر بەلا ڕێگەدا و بە ترسەوە ئەهاتم، بەو جۆرە گەیشتمەوە وڵاتی سولەیمانی و چوومەوە بۆ لای شێخ و کارە ساتەکەم تێگەیە. شێخ بورهان. شێخ بورهان گوندێکە لە وڵاتی موکریان، شێخێکی لێبووە بە ناوی شێخی بورهانەوە ناوی دەرکردووە. ناوی ئەسڵیەکەی یوسف و لەقەبی شەمسەدین بوو. سەردەمی ژیانی سەدەی 19 بوو. شێخی بورهان یەکێک بووە لە شێخە پایە بەرزەکانی سەر بە بنەماڵەی شێخانی تەوێڵا لە کۆڕی ئاگردانی مەولانا خالدی نەقشبەندی. پایەی شێخی بورهان شێخی ڕاستەقینە بووە. خۆی پیاوێکی دەوڵەمەندی بەڕاستی دەوڵەمەند بووە. دەوڵەتەکەی لە کۆششی خۆی و لە میراتی با و باپیریەوە بۆ ماوەتەوە. چاوی لە دەستی خەڵک نەبووە، نانی داوە بە خەڵک، نانی کەسی وەرنەگرتووە. لە ماڵی تایبەتی خۆی 30 مانگە 5 جووتەگا و 10 ئێستری تەرخان کردووە بۆ خانەقا، گاوان و جووتیار و دارکێشی بۆ ڕاگرتوون، شیری ئەم مانگایانە بۆ ماست و دۆی ئاوەن و ڕەوەنی مریدانی خانەقا، بەرهەمی جووتەکانیش بۆ خانەقا، ئێسترەکانیش بۆ هێنانی دار و سوتەمەنی بۆ خانەقا. ئەو عالەمە لە دوور و نزیکەوە هاتوون نان و شۆربا و هەمووشت حازر بووە. چەند لەوێ مابێتنەوە بە زیکر و فکرەوە ڕایان بواردووە. ئەگەر مریدەکانی شتیان هێنابێ پیاوی تایبەتی هەبووە لێ وەرگرتوون. هەر لە خانەقادا ئەمار هەبووە براوەتە ئەوێ و دەرخواردی مریدان دراوە بەبێ ئەوە تێکەڵاو بە ماڵی شێخ کرابێ. ڕابواردنی خۆیشی وابوو، گوێدرێژێکی هەبوو هەموو ڕۆژ سواری بووە چووە بۆ سەر ڕەز و زەوی و زاری خۆی بە دەستی خۆی بژاری ڕەزی کردووە، بێڵکاری کردووە، بە دەستی خۆی گەنمی وەشاندووە، ئاوی داوە و درویەتیەوە، شەنوبای کردووە، بردوویەتیە ئاش و هاڕیوێتی. لەوە لە ماڵەوە نانی بۆ دروست کراوە، وەکو بڵێیت دائیما لە ڕیازەت و چەوسانەوەی نەفسدا بووە. زۆرتر خواردنی لەو نان و شۆربایە بووە کە خۆی بەدەستی خۆی هێناوێتێ دەست. میوەی ئەخوارد، ئەویش هەر لەوە کە خۆی بەدەستی خۆی لە ڕەزەکانە ئەیهێنایە ئەنجام. هەموو دەم دەرزی و دەزووی پێبووە، جلەکانی خۆی پێ ئەدووریەوە، بە هیچ جۆر ئەرکی نەئەخستە سەر کەس. لە کۆڕی مراقەبەی سۆفیەکانە ئەچوو سەری ئەنا بە سنگیانەوە مراقەبەی ئەکردن، هەموو ساڵێکیش چلەی ئەکێشا. ئەمە بوو شێخی بورهان. هەتا جەنگی یەکەمی جیهانیش 1914-1918 لەو کوردەواریە زۆر جار جەماعەتی مزگەوت
سەیریانە کرد یەکێ لە ئەهلی جەماعەت دیار نییە و یا لە گوزەری بازار تەماشایان ئەکرد یەکێ لە دراوسێ دوکانەکان دیار نییە و دوکانەکەی داخراوە ئەچوون بەسەر وەختیەوە بزانن بۆچی دیار نییە کە ئەچوونە ماڵەکەەوە خەبەریان ئەپرسی ئەیوت ئەوی ڕاستی بێ هەر یەک کراس و دەرپێ و یا یەک کەوام هەیە چڵکن بوو شۆردیان هیچی تر نەبوو لە بەری بکەم لە ماڵەوە دانیشتم تا وشک ئەبێتەوە بیکەمە بەرم و بێمە دەرەوە. شارە زوور جوغرافیزانەکانی پێشوو وتویانە لە کلکە شاخەکانی هەورامانەوە دەست پێ ئەکا تا وڵاتی کەرکووک، بەڵام لەم ئاخرەدا شارە زوور لە ناو کووردا وا ناسرا کە لە بناری هەڵەبجەوە تا سولەیمانی شارە زوورە. جا ئەم شارە زوورە کە ئەگەیشتە سولەیمانی هەتا ساڵانی 1925 گیا و قامی شەڵانێک بوو سوار لە ناویا ون ئەبوو. سەردەمی هەرە پێشووی نا بەڵام لە مێژووەکانی دواییدا لەبەر ئەوە ڕێبازی جاف بوو بۆ شلێر و ناوخوان ئاوەدانی زۆر کەم بوو. لەم لایەوە عربەت و بێستان سوور هەبوو، عربەتەکەش لە دوو پشکە ناقۆڵاکانی مەگەر ئەهلەکەی خۆی نەبێ کەسی تر نەی ئەوێرا شەویتیا ڕۆژ بکاتەوە. دوو پشکی عربەت بیدایە بە هەر کەسێکەوە ئەو کەسە ئەگەر خۆی پیس بکردایە ڕزگاری ئەبوو، ئەگەر وا نەبوایە ئەی کوشت. هەتا سەرەتای ئەم سەدەی بیستەمە و بەڵکو تا جەنگی جیهانی یەکەم سنە یەکێ بوو لە شارە بەناوبانگەکانی کوردستان کە بە پیشەسازی دەستی بەناوبانگ بوو. هونەرمەندەکانی ئەوێ ئەهاتن لە داری گوێز قوت و جگەرە سینی و قەڵەمدان و کاسەیان دروست ئەکرد، بە نەخشونیگاری نایاب ئەیان ڕازاندەوە. زیاتر هونەرمەندیەکە لە بۆیەکاریەکەیە بوو. ئەو ڕنگ و بۆیەیە بە جۆرێ ئەکرا کە چوونەوەی نەبوو. ئەو زارانە کە ئەو هونەرمەندانە ئەیان کرد ئەبرایە وڵاتانی دەرەوە و ئەوروپا، ئەنتیکە سێنەکان ئەیان کڕی، پیاوانی دەوڵەمەندی هۆگری ئەنتیکە بە پارەیەکی زۆر وەریان ئەگرت، نەک بۆ بەکارهێنان بەڵکو بۆ ئەوە کە لە ناو جامخانە و لەسەر مێزی دیوەخان دای بنێن بۆ سیرکردن و تەماشاکردنی میوان و هاتوو چۆکەرانی. تافگەی ئێلاخ مەلا حەسەنی شاتری بۆی گێڕامەوە وتی ئێل سەرەوژوور ئەچوو بۆ کوێستان، منیش ئەچووم بۆ کفری، پیاوێکی جاف هەبوو ڕەوەی ناوبوو لە ڕێگەدا تووشم بوو. ئەویش هەر بۆ کفری ئەچوو وتی مەلا حەسەن تۆ خزم و خوێشت هەس؟ وتم بەڵێ هەمە. وتی سا بەخوا برا من نیمە، منیش هەر تێم بۆ ماڵی خانە خوێکەی تۆ. منیش پێم وت باشە. گەیشتینە ناوشار، کابرایەک ترۆزی ئەفرۆشت، کۆمەڵی کردبووەوە و بانگی ئەکرد کۆمەڵی بە 5 قرۆش. ڕەوە لێم دوور کەوتبووەوە و کە گوێی لە کابرای ترۆزی فرۆش بوو هەر لە دوورەوە لەو ناو بازارەدا بە دەنگێکی قایم بانگی کرد هۆ مەلا حەسەن، مەلا حەسەن، ئا 5 قرۆش یەکم بۆ بسیێنە. منیش ترۆزیەکەم بۆ کڕی و شەوێ چووینە ماڵی خانەخوێکەی من. شەو ئەوە دانیشتوین کوتوپڕ کابرا لە ماڵەکەدا نێرگەلەیەکی بە مارپێچەکەیەوە بەرچاو کەوت، هەرڕاست بووەوە هاواری کرد کۆرگەل ئای ئەوە مارە کەوە کیفی خواردمانی. نێرگەلە و مارپێچی دایە بەر شەق و گۆڵ. لەمە بووینەوە و دانیشت بووین، ئاوێنەیەک بەقەت دیوارەکەوە بوو، مناڵێکیشمان لا دانیشت بوو، مناڵەکە لە ناو ئاوێنەکەدا لە ڕەوەوە دیار بوو، کە دیاریش بوو بە سەرەولێژی دیار بوو. ڕەوە هەر چاوی بەمەکەوت پەلاماری مناڵی ناو ئاوێنەکەیدا وتی یا غەوز، یا غەوز نەت کردوویە، یا غەوز. لای وا بوو ئەمە ئەم مناڵە ئەکەوێتە خوارەوە. مەلا برایمی کەلۆس هەبوو، شەوێک لە خەویا خەریکە سلکە گوویەک ئەخوا کە ئەکەوێتە بەیانی لیرەیەک ئەدۆزێتەوە. ئەم جا هەموو نوێژێک دەستی بەرز ئەکردەوە و دوعای ئەکرد و ئەیوت خوایە هەموو شەوێ سلکە گوویەکم دەرخواردەی. ساڵێک لە سولەیمانی بێبارانی هات بەسەرا و خەڵکەکە زۆر شڵەژان کەوتنە نوێژە بارانە. نوێژە بارانەش لە دەرەوەی شار ئەکرێ،
مەلا و حاجی و پیاوی پیر و مناڵی ساوا و ماڵات لەگەڵ خۆیان ئەبەن دەست ئەکەن بە نوێشکردن و پاڕانەوە لەخوا کە بارانیان بۆ ببارێنێ. خۆت ئەزانی مزگەوتی گەورەی سولەیمانی حافزی زۆری لێیە، حافزەکانیش لەگەڵ خۆیان ئەبەن بۆ ئەم نوێژ و نزا و پاڕانەوەیە بۆ ئەوە بەڵکو و خوا ڕەحم بەم هەژار و بێچاو و ساوا و ماڵاتە بکا و باران ببارێنێ. ئەو دەشتە لەبەر دەنگی مەلا و نزای پیر و باڕە و قاڕەی مەڕ و گریانی مناڵ ئەبێ بە ڕۆژی قیامەت هەر یەکە بەجیا هاوارەکا و ئەپارێتەوە. سرە هاتە سەر حافزەکان بۆ ئەوە دەست بکەن بە دوعا و پاڕانەوە. لە ناویانە مەلا سەعیدێکی بانەیی هەبوو، هەستا گۆچانەکەی گرت بەدەستەوە و پێشکەوت و دەستی بەرز کردەوە و وتی: هۆ خوایە، تۆ ئەزانی ناو شاری سولەیمانی کە باران ئەبارێ ئەبێ بە چ قوڕ و چڵپاوێک. ئێمەش کە کوێرەکانی مزگەوتی گەورەین لە ناو قوڕ و چڵپاوی کۆڵانەکانە حاڵمان حاڵی سەگە و هەر تەپ و کوتمانە. جا تۆ هیچ گوێ مەدە بە فڵتە فڵتی ئەمانە، بیکە بە خاتری گەورەی خۆت و خۆشەویستی پێغەمبەر دەرگای ئاسمان ببەستە و مەیەڵە تنۆکێ باران بێتە خوارەوە. حاڵی ئێمە بە تەواوی شڕ ئەبێ و ئەو وەختە خۆتە زانی چیت پێیەکەم. کتێبێک هەیە جەمع الجەوامعی پێ ئەڵێن ئەم کتێبە باوی هەبووە لە ناو فەقیهەکانە ئەیان خوێن. حاشەیەک بەسەر ئەم کتێبەوە هەیە بەنانی پێ ئەڵێن خاوەنی ئەم بەنانیە هەر وەخت زۆر تێگیرا بێ دەستی کردووە بە سوێن خواردن و ویستویە بە سوێن قسەکەی خۆی بسەپێنێ بەسەر خەڵکە. شێخ بابە عەلی تەکیەیی لە سولەیمانی دەرزی ئەم کتێبەی بە فەقیهەکان ئەوتەوە هەر کاتێک کە گەیشتە سەر سوێندەکانی بەنانی پشتێنەکەی لێ ئەکردەوە، پاڵی لێ ئەدایەوە و ئەیوت: ئیش کە گەیشتە سوێن ئیتر ئەوە من پەکم کەوت. دەستی ئەخستە سەر دەمی و ئەیوت: کابرایەکی تەرخانی لەو کوێستانە خوێیان نەمابوو، گاشیان لە ماڵەوە نەبوو. کەرێکی دایە پێش خۆی چوو بۆ خوێڵێن، گوێدرێژی بار کرد و لەو لاوە گەڕایەوە، شەوی بەسەرە هات کردی بە باران، خوێکە هەموو توایەوە. کابرا باران سەری لێ تێکدا، گورگ هات کەرەکەشی خوارد، پاشان کردیە بروسکە. جائیتر کابرا ئەیوت: ئای گوت لێ نەوارێ، بارانەکە خوێکەمی تواندۆ، کەرەکەم گورگ خواردی، ئێستا خەریکە چرا هەڵەکە ئێژێ خۆی شتم گەرەکە. ئەی برا بۆ واز نایەری، هیچ وە بزانی باوکتم کوشتگا. شێخ حوسێنی قەرەداغی هەبوو، بۆی گێڕامەوە وتی: ئەوە ئەمەوێ بچمەوە بۆ ماڵەوە، تووشی دروشکەیەک بووم، بە دروشکە چیەکەم وت بە چەند سوارم ئەکەی؟ وتی بە 2 ڕۆپیە. وتم پیاوی چاک بە زەلامێک بە ڕۆپیەیەک سوارەکرێ، ئێستا چۆن ئەڵێ 2 ڕۆپیە؟ وتی ئاخر تۆ زۆر زلی، لە 2 زەلامیش زلتری. وتم ئەمە قسە نییە تۆ ئەیکەی، هەر وەکو خەڵکی تر 2 دەستم هەیە و 2 قاچم هەیە و 2 چاو و 2 گوێ، ئیتر چیم زیاترە لە خەڵک؟ وتی بە هەر جۆر بوو، لەگەڵ ئەوەش کە خەڵکی تری بە ڕۆپیەیەک سوارە کرد، بە 1.5 ڕۆپیە ڕێککەوتین. هاتم سوار بم، وتی نەکەی، بچوە لە پشتی عەرەبانەکەوە بسوڕێەوە و وەرە بە دزی ئەسپەکانەوە خۆت بکوتەرە ناو دروشکەکەوە، ئەگەینا ئەسپەکان چاویان پێت بکەوێ، بە 2 زەلامت تێ ئەگەن نایەڵن. حاجی دەروێش هەبوو، بۆی گێڕامەوە وتی: ساڵێک لە خێڵێکی کەمالەیی بووم، خێڵەکە گاوانیان نەبوو، خەڵکەکە خۆیان بەنۆبە هەر ڕۆژێ یەکێکیان ئەچوونە لای گاگەلەکە. وتی کابرایەکی پێکوڕەی پیر هەبوو، ڕۆژێک نۆبە کەوتە نۆرەی ئەوەوە، گاگەلی دایە پێش و چوو بۆ لەوەڕ، ئەگەنە شوێنی لەوەڕ، گاگەل خەریکی لەوەڕ ئەبێ و ئەمیش بۆی ڕائەکشێ، خەوی لێ ناکەوێ، هەتاوەکەی تۆزێ گەرم ئەبێ، کابراکەی ئەکەوێتە نزگەرە، مرخ لە جاشولکەیەک خۆشەکە بۆی ناگیرێ، ماکەری دایکی جاشکەکە ئەداتە بەر، ئێوارە گاگەل دێنێتەوە ماکەرەکە بەخۆی و جاشکەکەیەوە ڕوو ئەکاتەوە ماڵی خاوەنی، کە ئەگەنە نزیکی ماڵ، جاشەکە بە دەوری دایکەکەیە هەڵ ئەپەڕی و جووتەی ئەوە شاند و غارغارێنی ئەکرد.
وتی گوێم لێبوو کابرا ڕووی کردە ماڵی خاوەنکەر و وتی جاشکەکەتا نەزانێ ئیمڕۆ زەماوەنی دایکی بوو بۆیە وا کەوتگە خۆشی خۆشی و جامبازە. لە مزگەوتێک لە بەغدا وەیا بڵێن لە مزگەوتەکەی لای خۆم ئەوە نوێژی نیوەڕۆیە خەریکی دەستنوێشتن بووم، دوو زەلامی کوردی ئەو بناری کفریە هاتن بۆ نوێش. یەکێکیان ڕیشسپی و ئەویکەیان لە دەوری 30 ساڵانێکە ئەبوو. ئەمی 30 ساڵەکە زۆر تەنگەتاو بوو، مەسینەیەکی هەڵگرت و چووە سەر ئاودەستەکە و ڕیشسپیەکە لە دەرەوە وەستا بوو. کابراکە هاتە دەرەوە، ڕیشسپیەکە پێی وت بۆچی مەسینەکەت نەهێنایە دەرەوە؟ ئەویش وتی ئەوەندەی ئاوتیایە ئەگەر میز بکەی بەستە. مامەی ڕیشسپی هەروە لەسەر خۆی وتی ئاخر ئەترسم گویشم وە ڕیشەوە بوێ. ئەویش وتی کوڕەقی ڕووسیا ئەگەر وە ڕیشیشتەوە بوێ هەر بەستە. شێخ محەممەدی شێخ جەلال گێڕایەوە وتی شێخ محەممەدێک هەبوو لە تەکیەی لای ئێمە، تەکیەی قەرەداغ، پێیان ئەوت شێخ محەممەدە جنۆکە. ئەم شێخ محەممەدە نوشتە و شتی ئەکرد. پارچە زەویەکی هەبوو لەگەڵ پیرەژنێکە هاوسنوور بوون، بە درێژایی زەویەکە بەردیان دانابوو بەبەینە بۆ ئەوە زەوی هەردوو لایەن دیار بێ. ئەمجا ئەم شێخ محەممەدە جنۆکەیە هەموو ڕۆژێ ئەچووە سەربەردی سنوورەکە، قورئانێکی هەبوو لەگەڵ خۆی ئەیبرد، ئەیگرت بە بەرچاویەوە و بەدەم گەڕانەوە قورئانی ئەخوێن، لە ژێریشەوە بە پێی ئەیدا لە بەردی سنوورەکە و ئەیخشانە ناو زەوی پیرەژنەکەوە. بەم جۆرە گەلێ لە زەوی ئەو پیرەژنەی خستە بووە سەر زەویەکەی خۆی. بەڵام ئەم شێخ محەممەدە لە ئەنجامە بە نەخۆشی سیل مرد و دنیا و زەویەکەشی بەجێهێشت. کابرایەکی مامێزەکی جارێک لە مانگی محەڕەمدا ئەچێتە کرماشان. ئەم مامێزەکیانە سونی مەزەبن، لە کرماشان بە زۆر ڕاپێکی ئەدەن و ئەیخەنە ناو دەستەی سینەزەنەکانەوە. ئەویش چار ناچار دەسەکە بە سنگکوتان و بەلایەوە وا ئەبێ ئەم سنگکوتانە و دوژمنایەتیە بۆ عومەرە. جا بەدەم سنگکوتانەکەیەوە ئەمانەی خوارەوەی ئەوت یەکار زووە یا عومەر، چەمانم کوورە یا عومەر، ئەی دەستەی من لەسەر سینە تۆ مەوشە ئەی کارەکینە، جەرگم سوتایە یا عومەر، ئەڕات وەداخە یا عومەر، هەلق مەقەل ئەوەشم وە تۆ وە زۆر ئەوشن بۆ شینم وە تۆ، یانە ڕای من گو خواردنە، سەیەل وە ئاسمان خستنە، یەکار زۆرە یا عومەر، چەمانم کۆرە یا عومەر. لەو خۆشناوەتیە پیاوێک هەبوو هەمزۆکەیان پێئەوت. ئەم هەمزۆکەیە چوو بوو بۆ کاروان بۆ ئەو دەشتی دزەیە بۆ ترێفرۆشتن. ترێکەی نەئەفرۆشرا، لە گەڕانەوە زۆر دواکەوت بوو. ڕۆژێک ژنەکەی بە کاروانچی ترا خەبەری بۆ ئەنێریێ کە بگەڕێتەوە ترێ ئەفرۆشێ نافرۆشێ قیروسیا ماڵ بێخاوەنە با لەمە زیاتر دوانەکەوێ. هەمزۆکە ئاگری جگەر و ئاگری گزەر هەڵی ئەگرێ، ترێ بەجێ دێڵێ و سواری نێرەکەرەکەی ئەبێ و ئەگەڕێتەوە و بە تاو ئەڕوا. لە ڕێگەدا هەر جارە بە هەردوو پێی ئەماڵێ بە ژێرسکی نێرەکەرە بۆ ئەوە خێرا بڕوا، جارجار پێ ئەکەوێت لە شتێکی ڕەپی ڕەقی درێژ بەلایەوە سەیرە بێ. لای وا ئەبێ سەری قەیاسەکەیە شۆڕ بووەتەوە، دەست ئەبا هەڵی گرێتەوە و بیبەستێتەوە. کەچی کێری ڕەپی نێرەکەری دێ بەدەستەوە، ئەمەش ئەوە لە نزیکی ئاوایی و ماڵەوە ڕوئەدا. هەمزۆکە تووڕە ئەبێ و دا ئەبەزێ و دێتە وێزەی کەری بەستە زمان ئەڵێ دایکت دەگێم، ما بە شوێنی تۆیانە ناردیە یا من وا بەم جۆرە ئیرەقت کردیە، چما هەمزۆکەیت و لۆ لای سەمەنیە دەچیەوە، من هەمزۆکەم تۆ چڕایەت دەکەوێ دەستی لۆ سەمەنی درێژکەی، چما داک و ناگێم ئەوی من گۆتم تۆ بیرێیت. سەمەنی ژنی هەمزۆکە بوو.
لەو خێڵا کوڕێک هەبوو گۆڵە و کچێکیش هەبوو سۆسەیان ناوبوو گۆڵە و سۆسە هەردووکیان لەو بەری ڕووباری کارێزی لای سەقزە لایڕان ئەبن گۆڵە لەم بەر ئاوەکەوە و سۆسە لەو بەرەوە شەوێ مەڕ تێری خواردووە و مۆڵی بەستووە دنیاش مانگەشەوە و فێنکە سۆسەش بەلای ڕانەکەوە لەسەر گازی پشت ڕائەکشێ و خەوی لێ ئەکەوێ خەویشی ئەوەندە گران ئەبێ هەر شتێکی لێ بکەن بە ئاگا نایە گۆڵە لەو بەرەوە کە سەیرەکە وا سۆسە بازاڕی خستووەتە ئەو دەشتە و مانگەشە و لێی داوە ئەوەندەی تر بەیاتەبووتەوە ئاگری دەروون هەڵی ئەگرێ ئەکاتە ئەم بەر ئاوەکەوە خۆی ئەدا بە سۆسەدا بەڵام سۆسە هیچ خەبەری نابێتەوە ئەو ئیشی خۆی تەواو ئەکاو ئەگەڕێتەوە بۆ جێگای خۆی بەیانی کە سۆسە هەڵ ئەستێ سەیرەکان ناوگەڵی شڵاقاوە زۆر سەری سوڕ ئەمێنێ بانگەکە هۆ گۆڵەی شوانی ئەو وەری ئاوەکە ئەوە ئیمشەو تۆ نەتکردگەسە ئەم وەری ئاوەکەوە گوڵە شەڵێ نا سۆسە ئەو ئەڵێ ئیمشەو تۆ منت نەگاگە ئەم ئەڵێ نا ئەوە تۆ یەژی چی گۆڵەش بۆیەوە ئەڵێ چونکە بیری تازە ئەبێتەوە سۆسە ئەڵێ ئەی کوچکت لێ نەوارێ ناوگەڵی من بۆچی شڵق یاگە گۆڵە ئەڵێ ئەوە ئاوەنگ لێی داگە ئاوەنگ سۆسە ئەڵێ ئەی چەپکێ لە مووەکە بۆچی چووگە سەناوە کوڕەکە ئەڵێ ئەوە مێپەری ماڵی لالەت پێی پیاناگە ئەم جا کچەکە ئەڵێ ئۆ خەی خوا کەس نەیگاگم مێپەڕی ماڵی لالەم پێی پیانیاگم ئەم ڕاز و نیازەی نێوانی هەردوو لاشیان هەر لەمبەر و لەوبەری ئاوەکەوە ئەبێ خورشید ئەفەندی ڕەواندوزی هەبوو حاکم بوو لە کەرکووک ڕۆژێک کابرایەکی زرتەبۆز ئافرەتێک خراپ ئەکا ئیش ئاشکرا ئەبێ کە سوکاری ئافرەت شکات ئەکەن کابرا و ژنەکە دێنە مەحکەمە خورشید ئەفەندی لە ژنەکە ئەپرسێ ئەم کابرایە کوو هاتەلات و کوو ڕازی بوویت ژنەش ئەڵێ قوربان جەنابی خورشید ئەفەندی هیچ ئاگام لێ نەبوو نازانم چۆن شتی وابوو کابرا وا بەو لاوە ڕاوەستاوە بەڵام کابرا نییە لەندەهۆڕێکە خورشید ئەفەندی هەڵدەستێ کورسی بەجێ دێڵێ دار ئاساکەی هەڵەگرێ ئەینێ بەسەر سنگی کابراوە و ڕوو ئەکاتە ژنەکە و ئەڵێ هەی قەح بەیما کرد ئەم کسوک بابە کەر بگێ سەقەتی ئەکا هەنووکە تۆکو ئەڵێی ئاگام لێ نەبووە بەم جۆرە مەحکەمەکەیان ئەکا مەلا ناسح لە کەرکووک بە ڕەحمەت بێ لە نوێژی بەیانیانە زۆر درێژەی ئەدا بە نوێژەکە بەیانیە خۆی پێشنوێژی ئەکا و سوورەی ئەلبەقەرە لە نوێژەکەدا ئەخوێنێ کابرایەکی کونە کۆتری بە خەڵوز فرۆشتن چوو بوو بۆ کەرکووک ئەو بەیانیە لە پشت سەری مەلا ناسحەوە نوێژەکە ئەیەوێ زوو لێ بێتەوە و بڕواتەوە مەلا ناسحیش هەر لە نوێژ نابێتەوە کابرا تەنگەتاو ئەبێ نوێژەکە ئەبڕێ و بە دەنگی بەرز بانگەکاو ئەڵێ مەلا گوو بەڕیشی باوک ئەو کەسە لە پشت سەر تۆوە نوێژەکە وەخوا بیبڕێ ئەم نوێژەش کە تۆ ئەیکەی ئەمە ئەڵێ و ئەکا بە پێڵاوەکانیا لێی ئەدا ئەڕوا جەمیل ئاغای حەوێزی لە کۆیە پیاوێکی بەنان و خوان و دیوەخانگێڕ بوو هێشتا ئەم پاکەت و ماکەتەدا نەهاتبوو باوهەرباوی جگەرەی قامیش بوو جەمیل ئاغاش دوو جۆرە جگەرەی لە باخەڵا بوو جۆرێکی تووتنی بێشەمە بوو ئەوە هەر بۆ خۆی بوو جۆرەکەی تری تووتنی کۆیە بوو کە میوانێک ئەها دەستی ئەبرد لە تووتنەکەی کۆیە جگەرەیەکی ئەدایە و لە بێشەمەکەش جگەرەیەکی بۆ خۆی دەرئەهێنا خەڵکیش وایان ئەزانی هەردوو تووتنەکەی هەریەکە بەڵام لە ئاخریا هەستیان پێکرده بوو کە ئەمە وانییە ڕۆژێک لە دیوەخاندا ئەنیشن و لەسەر عادەتی جاران جگەرە دەردێنێ بۆ میوان و جگەرەیەکیش لە بێشەمەکە بۆ خۆی دەردێنێ قوت و جگەرەکەی خۆی کەوتبووە سەر گۆی مەمکی لەو کاتەدا کە ئەینێتەوە بەیەکە بەرمەمکی ئەکەوێ زۆر ئەزیەتی ئەدا لە تاوانە ناوچاو دێنێتەوە یەک
هەمزەی خۆمان لەوێ ئەبێ هەستی پێ ئەکا کە چ باسە ئەڵێ ئاغا جگەرەیەکمان بدەرێ و خۆت بەو دەردە مەبە. جگەرەیەک ئەوەی ناوێ کە پیا و خەریکی ئەو فرت و فێڵە بێت بۆی و مەمکی خۆی بۆی بریندار بکە. جەمیل ئاغاش ئەڵێ هەمزە مردوود مرێ، جارێ وەختی ئەو قسانە نییە. هەمزەش ئەڵێ ئاخر ناڵێم. مەلا پیرۆت لە دێی بێتواتە بوو، شەوێ لەگەڵ مەلاژنە ئەکەونە گەمە و گاڵتە کە خۆت ئەزانی داخوازی ژنیش هەردوایی نایە. شتێکی بۆ جێبەجێ ئەەکەی دوو شتی تری دێنێتە سەر. بە تایبەتی جا لەو وەختەدا مەلاژن هەر داوای کراس و کەوا و چارۆکەی ئەکرد. مەلا پیرۆت هیچی بۆ نەمایەوە ئەوە نەبێ دەستی برد مێزەرەکەی لە تەنیشت مەلاژنەوە دانا وتی مەلاژن بیکە بە خاتری ئەم مێزەرەیە وازم لێ بێنە و لەمە زیاتر سرم لێ تێک مەدە. خورشە تازە مێردی کرده بوو بە حەمەوەیس، یەکتریشیان زۆر خۆشەویست. خورشە هێشتا جلی بووکێنی لەبەردا نەکەنده بوو، مردن لە ڕێگەی هەموو کەسێکایە. حەمەوەیس مرد. خورشە هەموو ئێوارانێک ئەچووە سەر گۆڕەکەی و تێر و پڕ بۆی ئەگریا. ئێوارەیەکیان چوو بۆ سەر زیارەتان، لە جۆشی گریانە بوو، کوڕێکی گەنجیش هات لەو بەری قەبرەکەوە دانیشت و لەو بە کوڵتر دەستی کرد بە گریان. پاش لێبوونەوە خورشە بە کوڕەکەی وت خوا سواوت بنووسێ براکەم. کوڕەش چاوی سڕێەوە و وتی تو خوا خوشکم ئەوە چیت بوو؟ خورشە وتی وەڵڵا براکەم مێردم بوو. وتی زۆرت خۆش ئەویست؟ وتی بێ یەک نەمان ئەکرا، وا ئێستا خاک لێکی جیا کردینەوە. ئیتر خورشە نەیپرسی لە کوڕەکە کە تۆ چی ئەم بوویت وا بەو جۆرە بە کوڵ بۆی ئەگریای. ئەم جا کوڕە وتی دەسا خوشکم بیکە بە خاتری ئەو خۆشەویستە جوانە مەرگەت ئەگەر لەو شوێنەدا یەکێکم نەدەیتێ. خورشە بوو، هەرگوێی لەمە بوو، هەستا لووس و باریک بۆی پان بۆەوە وتی وا سوێندم ئەدەی بە گۆڕی حەمەوەیسی جوانە مەرگ ناتوانم دڵی بشکێنم، وەرە پێشەوە. ئیتر لەوێدا کار لە کار ترازە. مەلا عەلی قوچە بڵباسی کتێبێک لە بەردەستیا بوو. وتم ئەوە چییە؟ وتی قیسەسول ئەنبیایە. وتم کتێبێکی باشە بۆ وەعزکردن. وتی بەڵێ کتێبی چاکە، بەڵام خەڵکەکە زۆر سەگ بوون بڕوای پێناکەن. حاجی غەفوری مەلالەر ماینەگەڕێکی هەبوو زۆری ئەڕەتان. هەموو جار لە ناو خەڵکیشا بۆ ئەوە خۆی پیشاندا کە ماینی هەیە زۆری باسە کرد. ڕۆژێک ئەکەوێتە شوێن کەروێشکێک هەرچەند ئەکا بۆی ناگیرێ. لە پاشا لیان پرسی حاجی غەفور ئەوە بۆچی کەروێشکەکەت بۆ نەگیرە؟ ئەویش بۆ ئەوە ماینەکە نەشکێنێ. وتی برا ئەوی بەسەر ئەو ماینەی منە هاتووە، بەسەر حەسەن و حوسێندا نەهاتووە. حاجی برایماغای ئەمبار جارێک حاجی لەقلەقێکی لە سەربانەکەی خۆیان بەرچاو ئەکەوێت تووڕە ئەبێ و ئەڵێ ئەو قەحبە بابەی ڕانک لە پێیە کێیە چووە تاو سەربانە. تۆمەس ئەمە حاجی لەقلەقە بە زەلام تێگەیشتووە. کابرایەکی خەڵکی ئەو گرێزە و موانە ئەچێتە خزمەتی کاکە حەمەی شێخ تۆبە بکە. دنیاش چلەی زستانە بێ، هەر بەرۆکی کاکە حەمەد ئەگرێ و وازی لێ ناهێنێ. لە ئەنجاما سەر ئێوارەیەک کاکە حەمەد پێ ئەڵێ بچۆرە ئەو حەوزەوە. کابراش ئەچێتە حەوزەکەوە و تا بەیانی تێیە ئەمێنێتەوە. بەیانی کاکە حەمەد بەوێدا تێ ئەپەڕێ. کابرا لە ناو حەوزەکەوە بانگیەکە ئەڵێ قوربان خوسیاگم. شێخیش ئەفەرموێ خوسیاگی وەرە دەرەوە. پاشان لە کابرا ئەپرسن مردود مرێ چۆن شەوێ لەو حەوزەدا سەرما نەیکوشتی؟ ئەویش ئەڵێ برا لە دوورەوە چاوم لە ئاگرەکەی گڵە زەردە بوو، تەسکینم بۆ ئەهات. کاک مەسعود گێڕایەوە وتی
لەو منگوڕایەتیە ئاغایەک دوو خزمەتکاری هەبوو، یەکێکیان نەخۆش کەوت و لە جێگەدا بوو، ئاغا خزمەتکارەکەی تری لەگەڵ خۆی برد و چوو بۆ سەردانی. دەستی کرد بە دڵنەوایی و دڵدانەوە. خزمەتکارەکەش وتی قوربان، ئەترسم لەم نەخۆشیە ڕاست نەبمەوە و بمرم، گەردنم ئازاد کە. ئاغاش وتی تۆ کوڕی چاک بووی، تو هیچ خراپەیەکت بەرامبەر بە من نەبووە تا گەردنت ئازاد کەم، ئینشاءالله ناشمری و هەڵ ئەستیتەوە. خزمەتکارەکەش وتی قوربان، ئەترسم هەڵ نەستمەوە، هەر ئەبێ گەردنم ئازاکەی. ئاغاش وتی ئاخر هیچ خراپەیەکت نەبووە تا گەردنت ئازاد کەم. خزمەتکارە وتی ڕاستە فەرمووی، هیچ خراپەیەکم نەبووە، بەڵام دوو جار ئاغاژنم گاوە، ئەبێ گەردنم ئازاد کەی. کە ئەمەی وت، ئاغا زۆر تووڕە بوو، هەستا بەجێ هێشت و هاتە دەرەوە، هەر قسەی ئەکرد و جنێوی ئەدا. خزمەتکارەکەی تر کە لە پشتسەریەوە بوو وتی خۆت عاجز مەکە، ئەم کابرایە کەرەوە قسەکە، من تا ئێستا 50 جاریش ئاغاژنم گاوە و هیچ قسەشم نەکردووە. حەمە سابلاغی بۆی گێڕامەوە وتی حاجی میرزای ڕەحمەتی سابلاغی ئەو سەردەمە کە ترۆمبێل و شتە نەبوو، قافڵەی ئەو لە هەموو وڵاتی سابلاغ و مکوریانە منشور بوو. جارێک قافڵە ئەچێ بۆ تەورێز، بارخانە بار ئەکا و ئەگەڕێتەوە و ئەگەنە سەر چۆمەکەی سابلاغ. لەم لاوە هەموو خەڵکی سابلاغ و حاجی میرزا ڕەحمەت خۆیشی دەرئەچن بۆ سەیری قافڵەکە. پێشەنگی قافڵەکە لەو بەری ئاوەوە مانەکا و ناپەڕێتەوە، کە پێشەنگیش نەجوڵێ هەموو ئەوەستێ، هەرچەندە قەتارچی هەیدەی لێەکە کەڵکی نابێ. حاجی میرزای ڕەحمەت لەم بەرەوە بانگەکە کوڕە ئەوەی کە جاران پێت وتووە ئەوەی پێ بڵێ. قەتارچیش ئەڵێ قوربان هیچم پێ نەوتووە، هەر هەیدەیم لێ کردووە. ئەمیش پێی ئەڵێتەوە کوڕە چیت پێوتووە ئەوەی پێ بڵێرەوە، ئەگەینا ئەبێ ئەو عالەمە هەر چاوەڕێ بکەن. قەتارچی کە ئەزانێ هیچ کەڵک ناگرێ لێ ئەوەستێتەوە لە پێشەنگ تێ ئەسرەوێنێ و ئەڵێ دەبڕۆ لە قوزی دایکی خێوت بەرم. پێشەنگ ئەپەڕێتەوە و هەموو عالەم بە میرزا ڕەحمەتەوە دەست ئەکەن بە پێکەنی. مەحموودی عەلی موراد گێڕایەوە وتی لەو سەرە کابرایەک هەبوو، توولەیەکی هەبوو، توولە تۆپی و کابرا زۆر بە پەرۆش بوو بۆی. هەموو جار کە باسی ئەکرا ئەیوت ڕەحمەتیەکە. مەلاکانی مەنگوڕیا کردیانە سەری و پیان وت کابرا ئەمە حرامە، تۆ چۆن بۆ توولە سەگێکی تۆپی وا ئەڵێی. کابرا وتی مەلاینە، ڕەحمەتی گەلێ خەسڵەتی چاکەی هەبوو، خێر و خێراتێکی زۆری هەبوو، ماڵی میراتی هەبوو، تەنانەت لە کاتی سەرەمەرگیشدا وەسیەتی بۆ من کرد کە 100 تمەنیشی بۆ بکەم بە ئیسقات. مەلاکە کە ئەو قسەیەی بۆ ئەکرد وتی چۆن مەرحوم ئەو قسێشی فەرمووە؟ مەلایەک لە دەشتەتاڵ هەبوو، هەر ئیشێک ڕووی ئەدا ئەیوت خوا خراپتر نەدا. ڕۆژێک هاتن بۆ لای مەلا، وتیان پیاوێکیان بەسەر فڵانە ژنەوە گرتووە. وتی خوا خراپتر نەدا. وتیان کوڕە خراپتری چی؟ لەمە خراپتر؟ وتی کوڕە ئەوە ئێوە ئەڵێن چی؟ ئەگەر نیو سەعات لەمەوە پێشتر بوایە پیاوەکە من ئەبووم. شێخ سەعیدی حاجی شێخ عەلی گێڕایەوە عەبلانی عەلاف هەبوو لە سولەیمانی بێوەژنێکی مارە کردبوو، لە پاش بەینێک تەلاقیدا کابرایەکی تری عەلاف مارەی کرد. لە پاش چەند مانگێک ئەویش تەلاقیدا، عەبلان مارەی کردەوە، دیسان تەلاقی دایەوە، ئەوی تر مارەی کردەوە. لەسەر ئەم ئاودانە 6-7 جار ئەمیان تەلاقی ئەدا، گورج ئەوی تریان مارەی ئەکردەوە. بێوەژنی هەژار ئەتوت تۆپی جڵی تێنە، ئەم هەڵی ئەدا بۆ لای ئەو، ئەوی تریشیان تێی هەڵ ئەدایەوە بۆ لای ئەم. لە ئاخرا جارێک لە بێوەژنیان پرسی باجی عاسم
ئەم دوو مێردت کامیان باشتر بوون بۆت؟ وتی بەخوا براکەم، خێرێ خێر بێ لە هیچیانم نەدی، تەنها ئەوە نەبێ ئەوان بەسەر منەوە کاوێ ژیان ئەکرد. حەمەی ئەول هەبوو، دوو ژنی هەبوو، هەر یەکەی دەنکە موروویەکی دابوونە دەست بێ ئەوەی هیچیان بەوی تریان بزانن کە پێکەوە دائەنیشتن لیان ئەپرسی کامیانت خۆش ئەوێ، ئەیوت ئەوەی هانم خۆش ئەوێ کە دەنکە مورووەکەم داوەتێ. کابرایەک لە گوندی شوێنیەیە هەبوو ناوی ڕەشە بوو، ڕۆژێک ئێسترێک ئەداتە پێش خۆیەوە ئەچێ بۆ دارقیسپان، بارە قیسب ئەبڕێ و پاشان هەرچەندە ئەکا نازانێ بارەکە لە ئێسترەکە بنی، مەحتەلە بێ، پاشان دێ بە بیریا کە بارەکە لە کۆڵی خۆی بنێ و خۆیشی سواری ئێسترەکە ببێ، بەم جۆرە بار ڕێک ئەخاو بەرەو ماڵ بەڕێ ئەکەوێ. لە ڕێگەدا دوو داری گەورە لەو بەرەوبەری ڕێگاکەدا ئەبێ، ئەمیش باری تند لە خۆی شەتەک داوە، دارقیسپەکانی کۆڵی لە دوودارە گەورەکە ئەگیرێن، ئێستر بە گوڕ ئەڕوا کابرا بە هەڵواستراوی لەوێدا ئەمێنێتەوە، ئێستر بە خاڵیەتی ئەچێتەوە بۆ ماڵەوە. خزمان کە تەماشای ئەمە ئەکەن ئەڵێن شتێک لە ڕەشە قەوماوە، دێن بە هاواریەوە کە ئەگەنە ئەو شوێنە سەیرەکەن ڕەشە بە هەواوە ڕەپ ڕاوەستاوە، ئەڵێن کورە ڕەشە ئەمە چییە؟ دای ئەگرن و ئەمجا ئەڵێ ئەو ئێسترۆکەم بۆ بێنن هەر ئەبێ ئێستا ورگی بدڕم. من وتم با بارەکە لەو نەنیم بۆ ئەوە عەزیەتی نەگاتێ، هێنام لە خۆمم ناو سواری بووم کە چی گەیشتینە ئەم شوێنە هەرچەندە کشوم کرد هیچ گوێی نەدامێ. ئەو بۆ خۆی چووەوە و منی دا بەدەست ئەو دارانەوە، ئاوا تۆڵەی پیاوەتیم ئەداتەوە. مەلا ئەو ڕەحمانی تایشەیی گێڕایەوە وتی لەم ئاخرەدا لەو دەشتی گەرمیانە لە خێڵێکا وەعزم ئەدا، لە وەعزەکەدا وتم کتێب ئەفەرموێ کاتێکە خواوەند تەعالا کردیە سەر ئیزرائیل کە گیانی خەڵکی بکێشێ و ئەو ئیشەی بەو سپارد، حەزرەتی ئیزرائیل وتی بینایی چاوان، ئەم ئیشە بۆ من زۆر گرانە و لە ئاه و نزوولەی ئەو ئالەمە چۆن دەرئەچم کە ناوم بەسەر زمانی هەموو کەسێکەوە بێ ئەم ئەرکە بە من هەڵناژیرێ. خواوەند تەعالاش فەرمووی یا ئیزرائیل تۆ بچۆ ئیشی خۆت بکە کەس ناوی تۆ ناهێنێ. یەکێک ئەڵێ لە سەربان کەوتە خوارەوە مرد، یەکێک ئەڵێ لە وڵاغ گلاو مرد، هەر یەکە شتێکی بۆ ئەڵێن، کەس بەلای تۆدا ناچێت و ناود ناهێنن. وتی حاجی محەممەدێکی شاتری هەبوو لە وەعزەکەدا دانیشت بوو، هەڵی دایە وتی ئەرێ مەلا خواوە قوربانی وم، ئەو وەختە لە بیری نەو باسی ترۆمبێل و تەیارەش بکە، چاوت لێیە حاجی مەلا شەریفی سەعاچی ئەو پیاوە نورانیە و مەلا عەلی لەیلان ئەو پیاوە دەموە قورحانە چۆن وە ترۆمبێل و تەیارە ڕۆیشتن، ئەویان بە ترۆمبێل کەوت و ئەمیان لە تەیارە کەوتە خوارەوە و بەو جۆرە سەریان تیاشوو، دەسا مەلا هەرچی ئێژیت بۆ خۆت ئێژیت، گشتی هەر ئەو ئیزرائیلە بێفەڕەس. قانعی شاعیر گێڕایەوە وتی ئەوە دەستەیەکین چوین بۆ ماڵی شێخ ئەولی سەرکان و بووین بە میوانی ئەوان و دامان نابوو کە ئێستا مەڕێکمان بۆ سەر ئەبرێ و مەنجەڵی پڵاو و گۆشتمان بۆ ئەخەنە سەر، کە چوین و دانیشتین شێخ ئەول خۆی بە خێراتنێکی زۆر گەرمی کردین و لە پاشا دەستی کرد بە گێڕانەوەی ڕاوی ئەو ڕۆژەیە، کردی بە گاڵا کە چۆن کەروێشکیان هەستاندووە و کەوتونەتە شوێنی. وتی لەو لاوە تانجیمان تێبەردا و کردمان بە قریوەلێی، لەم لاوە چەند زەلامێک بەریان لە کەروێشت بڕیەوە و دەستەی بنڕاو کردیان بە هەرا. ئەمجا لە ناکاو لەسەر خۆی بەری کرد بەو لاوە وتی ئامینە ئاتر شاوێک لێنێ بۆ ئەمانە. دیسان تێ هەڵچووەوە و بە گەف و کوڕەوە وتی بەخوا تانجیم تانجی بوو، لە پەڵەکەدا خۆی گەیان بە کەروێشک و گرتی، خێرا حەمە چوو لە دەمی وەرگرت و سەری بڕی، بەڕاستی ڕاوی ئیمڕۆمان هەر زۆر خۆش بوو. ئەمجا قانع وتی ئێمەش دەممان بوو بە تەڵەی تەقیوەوە،
بە تەمای چی بووین و کەچی تووشی خواردنی چی هاتین. لە سەردەمی شەڕی شێخ مەحموودی مەلیکدا لە تەلان و جاسەنە تەیارە بۆمبۆردمانی ئەکرد، دەروێش معرفێکی ڕۆژایی هەبوو لە ترسی تەیارە خۆی دابووە پاڵ کەندەڵانێک، لەوێدا هەر ئەوەی ئەوت گوت لێوارێ تەرەشقە خوای لێ وڕیگمە سووە تا دەمێکم وەخوا بگا بێژم بۆ چی واکەی. با بەکراغای پشدەری گێڕایەوە وتی پیاوێک ژنێکی هێنا لەو وڵاتی سوێسنایەتیە، ژنە مەرجەکەی ئەوە بوو کە کابرا شەوێ دەبکە. کابرا تا ماوەیەک وا بوو، پاشان هاتە سەر شەوێ 5 و پاشان بوو بە 1. دیارە ژنە بەمەدا ناسکێ چووە لای مەلاش کاتی کرد، نەشی ئەویست بە تەواوی و بە ئاشکرا بێڵێت، هەر ئەوەندەی وتی تا بوو وابوو لار بوو وابوو چ بکەم ئێستا لەم کۆڵە، بە پەنجەشی لەگەڵ قسەکانە ئیشارەیە کرد. ئەمجا مەلا لە پیاوەکەی پرسی تۆ ئەڵێی چی؟ ئەویش وتی تا بوو وابوو لار بوو وابوو چ بکەم ئێستا لەم دۆڵە. ئەمیش دیسان بە پەنجە و بە باڵ ئیشارەی ئەکرد، کارە ساتەکەش بەم جۆرە بوو. ژنە لەگەڵ وتنی تابوو وابوو هەردە پەنجەی ڕاست کردووەتەوە و ڕووی کردووەتە مەلا، یانی دەجاری کردووە و وابوو. کەوتی لار بوو وابوو 5 پەنجەی لا برد و 5 هێشتەوە و تۆزێ لاریشی کردەوە، یانی دەیەکە هاتە سەر 5 و 5ەکەش ئاوا لاوازە و ئەو هێزەی نییە، واتە دەعباکەی شل بووەوە و ئەو هێزەی نەماوە. کەوتی چ بکەم ئێستا لەم کۆڵە، هەر 1 پەنجەی ڕاست کردەوە، ئەویش سەری پەنجەی چەمانەوە، وەکو کۆڵی لێ هات، یانی ئێستا هەر هاتووەتە سەر یەکێ، یەکەکەش وانێکەکەی بە تەواوی لوتی داژەندووە و کۆڵ و کول بووە. من چی بکەم لەوە بە کەڵکی من نایە. ئەمجا کابراش وتی تا بوو وابوو، بە دەستی چەپی پەنجە گەورە و دۆشاومژەی گەیاندەوە 1 و وەکو ئەڵقەی لێ کرد، یانی لە کاتی خۆیان بیللامانیەکەی ئاوا تەسک بوو. کەوتی لار بوو وابوو هەردوو پەنجە گەورەی هەردوو دەستی نووسان بە یەکەوە، لەگەڵ هەردوو دۆشاومژەی هەردوو دەستی ئەوانیشی پێکەوە نووسان و وەکو بازنەیەکی گەورەی لێهات، واتە فەڵق بووە. کەوتی چ بکەم ئێستا لە دۆڵە، پەنجەی دەستی چەپی خستە سەر کەلەکەی خۆی و بە دەستی ڕاستیشی هات و چۆی پیا ئەکرد، یانی بیللامانیەکەی ئێستا بووە بەم شی و دۆڵە و هیچ بەخۆی نازانێ من چی بکەم لەو دۆڵ و دۆڵیانە. لەو بەرکێوە کابرایەک هێزەڕۆنێکی هەبوو، 9 هۆقەڕۆنی تێدا بوو. ڕۆژێک چووە سەری سەیری کرد، هیچی تێدا نەماوە. لە ژنەکەی خۆی پرسی چی لێ هاتووە، ژنەش وتی با حسابت بۆ بکەم. کابرا وتی ئادەی. ژنە وتی ئەمن 1 و ئەتۆ 2، ئەوە 8 و ئەوە 9. پیاوە وتی دڵم بوو بە ئاوێنە.